بەناوی خوای بەخشندە و میێرەبان سڵاتان لێبێت بینەران و بیسەرانی ئازوو خۆشەویست خۆشحاڵین لە بەرنامەیەکی نوێی پەیامی ڕۆژ لەگەڵ هاوکارم کاکشواناتی و خزمەتان دەخوازین کە بڕگە و بابەتەکانی ئەمڕۆژمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بێت. زۆر سپاس کاک دەنیار بەناوی خوای گەورە و میهرەبان ئایزان سڵاتان لێبێ و بانی باش هیواداری ئاسوودە و کامەران بن لە پرۆگرامی پەیامی ڕۆژ ئەمڕۆژ کۆمەڵێک بابەت و بەرگەمان بۆ ئامادەکردوونی وەشەڵڵا تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بمێننەوە لەو بابەتانە شەمانێ قسەی لەسەر بکەین. یەکمان ژیانی ڕابردووی نێوەم کۆمەلگایە و میلەتی کورد کۆمەڵێک نەهامەتی بەسەرهاتوو یەکێکیش لەو نەهامەتیانە لەو زوڵمانەی لە میلەتی کورد کرا ڕژاندنی چەکی کیمیاوی بوو بەسەر شاری هەڵەبجە بەشێکی تر لە ناوچەکانی کوردستان. دوا بەدوای ئەو ڕووداوە کۆمەڵەیەکی زۆر بەرکەوتووی ئەو چەکە بوون واتە لە ژیان ناماون بەڵام کێشۆگرفتیان هەیە لە ڕووی هەناسەدانەوە لە ڕووی کۆمەڵێک بابەتی تەندروستی هەناویانەوە ئەمانەش پێویستیان بە چارەسەرکردن بەدەمەوە هاتن و هەروەها چاودێریەکی چڕی هەیە لەلایەن پزیشکانەوە. بۆیە کۆمەڵەی قوربانیانی چەکی کیمیاوی لە پارێزگای هەڵەبجە دامەزرا کۆمەڵەیە بۆ داکۆکیکردن لە مافی بەرکەوتوانی چەکی کیمیاوی بەڵام ئەم کۆمەڵەیە باز لەوە دەکەن کۆمەڵی گرفتیانەیە کێشیان هەیە داواکاریان هەیە ئەمڕۆ شرۆڤێ و بابەتە دەکەین بابزانین کێشۆگرفتەکانی کۆمەڵی باوڵێن بەرکەوتوانی چەکی کیمیاوی لە پارێزگای هەڵەبجە چین. لازان لە تەوەری دومی بەرنامەکەماندا لە پێشانگەی نێودەوڵەتی کتێب لە سلێمانی هاوکارمان ڕامیان لەوێ دەبێت بزانین لە ئەمڕۆژ چۆن دەگوزارێت کە ئەمڕۆ چوارەمین ڕۆژێتی بڕیارە دەڕۆژ بخایەنێ دەم پێشانگایەوە تیایدا چەندین کۆمپانیای بیانی و وەرگێڕی بیانی و هەروەها کتێبی جیاواز لەو پێشانگای نمایش کراوە بەگشتی بزانین پێشانگاکە چۆن بەڕێوە دەچێت و ئاستی کڕینی کتێب چۆن دەگوزارە خۆشبەختانەوەی کە ئاگادار بم کتێبی ئاینی و ئاینی پیرۆزی ئیسلام زۆر لە پرۆشتنی کتێبەکانە لە نێو پێشانگای نێودەوڵەتی کتێب لە سلێمانی بەگشتی بزانین ئەمڕۆژ چۆن دەگوزارێت و تا چەند خوێندکاران و خوێنەران بە تامەزرۆیەوە کتێب دەکردنەوە دایانەوێت زیاتر ئاشنا بن بۆ بەرهەمە نوێیانەی کە لە ئێستادا لە نێو ئەو پێشانگایەدا هەن بەگشتی لەو بارە زانیاری وەردەگرن و هەروەها لەگەڵ ئەمانەشدا کۆمەڵێک زانیاری و بابەتی دیکەمان بۆ ئامادەکردوون کە پێشکەش بە ئێوەی ئازیزی دەکەین سەرتاش دەچینە لای کەش و هاوبزانین گۆڕانکاریە کەش و هەوایەکان چین پێکەوە بینەری دەبین. دووبارە سڵاوتان لەوێ ئازان لە بەشیەکەی بەرنامەکەوە کە ئاماژەمان پێکرد هەوڵ دەدەین لەسەر کێشۆگرفتی کۆمەڵی قوربانیانی چەکی کیمیاوی هەڵەبجە قسە بکەین. لە پارێزگای هەڵەبجەوە خات و ڕووباخان ئەندامی باڵای کۆمەڵی قوربانیانی کیمیابەرانی هەڵەبجەمان لەگەڵ دەبێت. خات و ڕووبا سڵاوت لێبێ بەیانیت باش ئەگەر باس لە دیارترین وەروا سەرەکیترین کێشۆگرفتەکانی کۆمەڵی قوربانیانی چەکی کیمیاوی هەڵەبجە و بەرکەوتوانی چەکی کیمیاویمان بۆ بکەیت. سڵاو لێ ئەوەش بەیانیتان باش سوپاسانەکەم. من وەکو ئەندامی دەستی باڵای کۆمەڵی قوربانیان دوێنێ لە بارەگای کۆمەڵەکەمان چاوپێکەوتنمان لەگەڵ کۆبنەوەیەکمان لەگەڵ
سەرجەم بەرکەوتوانی کیمیاباران کرد بە مەبەستیەوەی کە حکوومەت گوایە چاکسازیەکە دەستی بردۆ بۆ منحەی بریندارانی کیمیاباران و لە هەمان کاتە کە ئەو منحەیە نەک نابێ ببڕێ بگرێ ئەبێ زیاتر بکرێت بۆ بریندارانی کیمیاباران و بەهۆی ئەوەی کە ئێستا منحەکانیان ڕابگیرێ بڕیارەکە لە مانگی داهاتووە ئیتر پێیان نەدرێت و دوای مانگی حوتیش وا بڕیارەکە منحەکان ئەوەی کە وەرگیراوە لیان وەربگیرێتەوە لەسەر موچەکانی کەیان ئەوانەی کە دوو موچەیان هەیە وەحسابی پۆلێنکردنیان کردو بۆ ئەو بریندارانە کە گوایە ئەوەی کە لە 160 بەرکەوتەی کیمیاباران بێت لەسەرەوە بۆ لە 160 بۆ سەرەوە بەرەکەوێت یعنی شمولی ئەکات پێم وایە لەو چەند هەزار بەرکەوتەی کیمیابارانە لەو باوەڕان نیم زیاتر لە 150 کە زیاتر بەری بکەوێت کە ناشگاتە ئەو ژمارەیە ئەوە هەروەها ئەوەی کە لە 160 بێت بڕیارە موچەیەکی کەمی بدرێتەوە دوای ئەوە حسابی بۆ بکرێ بە پێی پۆلێنکردنەکە بەداخەوە یعنی ئەمە کارەساتێکی خراپە بۆ بەرکەوتوانی کیمیاباران وەگەوەی کە چەند ساڵە پشتگوێ خراون بەهۆی کۆرۆنا و بەهۆی ئەوەی کە گوایە بودجەی نییە حکوومەت و کە گوایە قەیرانی داراییە نەبراونەتە دەرەوەی وڵات بۆ چارەسەرکردن و زۆربەیان باری تەندروستیان ناجێگیرە زۆربیان باری تەندروستیان تێک چووەوە یەکێک لە بەرکەوتەکان کە لەم هەفتەی پێشووە کۆچی دوایی کرد براوەتە نەخۆشخانەی کیمیابارانی هەڵەبجە بەداخەوە وەریان نەگرتوون ناردویانە بۆ نەخۆشخانە ئەهلیەکانی سلێمانی هەتا لەوێ گیانی لەدەست داوە داوای بڕێکپارەیان لێ ئەەکەن بێگومان لە نەخۆشخانە ئەهلیەکان ئابێ بە پارەیەکی زۆر چارەسەر بکرێن و بەداخەوە ئەوان ئەو پارەیان نییە ئەو چارەسەری پێ بکەن چکە ئەوە بۆ 30 ساڵ ئەچێت تا ئێستا ئەوان عیلاج و دەرمان بەکارەهێنن بۆ نەخۆشەکان ینی لەکوێ بێنێت کە کابرا ئەی نەخۆشخانەیە کراوەتەوە لە هەڵەبجە پێویستە ئەو نەخۆشخانەی خزمەتی کەسوکاری شەیدان و بریندارانی تیا بکرێت بەداخەوە هەتا سەعات 2 دەوامی فەرمیان هەیە لە دوای سەعات 2 نەخۆشخانەکە دائەخرێ و هەر نەخۆشێکی لێ بێت نێرنەوە یا بۆ تەواریەکە یا بە نەخۆشخانەکانی کە چارەسەر بکرێن سەرەڕای ئەوەی کە من ناڵێم هەر هیچ نەکراوە بۆ ئەو نەخۆشخانەیە بەڵێ هەندێک ئەنجی زەوشتی تیا دابین کراوە بەڵام بەداخەوە بۆ چارەسەری بەرکەوتوان ئەوە پێویست نییە و پێویستە وەک تەواریەکان 24 کاتژمێر ئەو نەخۆشخانەیە لە خزمەتی بەرکەوتوان ئابێت نەک ئەوەی کە داخڵیان بکەن بڵێ ئاویان تێکەن و یا چارەسەرێکی سەرەتاییان بۆ بکەن و دواتر بیان نێرن بۆ نەخۆشخانەکانی کە لەبەروی کە لە دوای نیوەڕۆ کارمەندیانێ لەوێ بەڵام بەداخەوە جێگەی ئەسەفەکە بە شەوان و بە ئێوارانە دوای مەغریب کە شەو داهات نەشتەرگەری لەو نەخۆشخانەیە ئەنجام ئەدرێت بە پارە بۆ خەڵک ئایا بۆ ئامادەنین کە خزمەتی کەسوکاری شەیدان و بەرکەوتوانی تیا بکەن لەو نەخۆشخانەیە بەڵام بە پارە نەخۆشەکانیان لەوێ چارەسەر ئەکرێن ڕووباخان ئێوە لە هەمان کاتا ڕێکخراوێک لەو نەخۆشخانەیە ئەو ڕێکخراوە بەڵێ کێشەگرفتی و نەخۆشخانەی کە خۆت ئاماژەی پێ دەکەی گیان بەڵێ بێگومان چەندین جارەوە قسەی لەسەر کراوە و ئەم جارە ئێمە لەو یاداشتی کە دوێنێ دامان بەزاند و لەو چاوپێکەوتنی کە کردومانەوە کۆبوونەوەی لەگەڵ بریندارانە چوادە ڕۆژمانداناوە بۆ سەرۆکایەتی هەرێم و بۆ سەرۆکایەتی پەرلەمان بۆ هەموو وەزارەتە معنیەکان بەو کارە لە دوای ئەو چواردە ڕۆژە ئێمە هەڵوێستمانە بێ بێگومان بێدەنگ نابین یا ئەوە تا ئەبێ ئەو ناوە لەسەر ئەو نەخۆشخانەیە بکرێتەوە بە یەکجاری یا ئەوە تا ئەبێ بۆ خزمەتی خەڵک بێت بۆ خزمەتی کەسوکاری شەیدان و بەرکەوتوان بێت هاتو ڕووباخانیانێ بابەتێک دوژان دەمانوێت زانیاری باشترمان دەستکەوێت نەخۆشخانەی بەرکەوتوانی چەکی کیمیاباران لە پارێزگای هەڵەبجە تا کاتژمێر 2 دەوامیەکەنواتە داکردیدی ئەگەرچی خزمەتگوزاری بەردەست نییە بەڵام شەوان لەوێ واتە بیناسازیەکەی و کەرەستەکانی بەکار دەهێنرێ بۆ نەشتەرگەری ئەهلی بە پارە بۆ هاوڵاتیان مەبەستە دەوەیە بەڵێ ئەو نەخۆشخانەیە لە دوای ئێوارەوە کە ئیتر هیچ دەوامێکی فەرمی نامێنێت بەڵێ لەوێ بە پارە نەشتەرگەری بۆ خەڵک ئەکرێ بەداخەوە ئەوەی چیزانەی کە هاتووە بۆ خزمەتی بەرکەوتوانی کیمیاباران بەکاردێ لەلایەن دکتۆرەکانەوە من خۆم ئەو شەوێک لەوێ بووم بۆ نەشتەرگەری کەسێکمان ئەوەی کە قاچی شکاوە دکتۆری شکاوی لێیە دکتۆری ئەو دکتۆرانەی لێیە کە عملیاتی بە نازۆر زراو دەرەهێنن بۆ نەشتەرگەری ڕخۆڵەکوێرە بۆ ئەوانە بۆ هەمووی
یعنی بەڵێ من خۆم بە چاوی خۆم بینی و ئەو شەوە کە زۆر قەرەباڵغ بوو خەڵکێکی زۆری تیا بوو بۆ نەشتەرگەری لەلایەن دکتۆرەکانەوە. واتە ئەو پارەی کە لێ وەردەگیرێت ناگەڕێنێتەوە بۆ حکوومەت تەنها بۆ پزیشکەکانی ئەو کاتە دەبێت کە تێدا نەشتەگەری ئەنجام دەدەن؟ خۆی لە ڕاستیانە ئابوو لەو نەخۆشخانەیە و نەشتەرگەریانە بەپارە بۆ خەڵک بکرێت. ئەگە بڕیارە نەخۆشخانەی کیمیاباران بێت دەبوو بۆ خزمەتی کە سوکاری کیمیاباران و بۆ خزمەتی بەرکەوتوان بێ، بەڵام بەداخەوە دیارە ئەوە ئەو دکتۆرانی کە لەوێ ئەو نەشتەرگەریانەکەن تا ڕادەیەگە بێ پشکی خۆشیانی تیابێت ئەگەر بیگەڕێنەوە بۆ حکوومەتیش لەسەر چه ئەساسە ئیگەڕێنەوە. ئەوە لە هەمان کاتا ڕێکخراوی دەستگای ژیانی لێ ئەو خەستەخانەیە ئێمە ناڵێن دەستگای ژیان خزمەتێکی باشی بە برینداران کردووە، دەستخۆشیان لێکەین سوپاسیانەکەین، بەڵام پێویستە ئەو دەستگایە لە دەرەوەی ئەو نەخۆشخانە چارەسەر بۆ خەڵک بکات و هاوکاری خەڵک بێت، نەک لە ناو نەخۆشخانەکەیە. یعنی بۆچی ئەبێ دەستگایەکی خێرخوازی بڵێن بتوانێت لە نەخۆشخانەیەکی وا چارەسەر بکات، بەداخەوە ئەبوایە لە دەرەوە ئەو چارەسەریان بۆ بکرای و هاوکاریان بکرایەت، ئەبوایە نەخۆشخانەکە 24 کاتژمێر لە خزمەتی بریندارەکان ئەبوایە، نەک ئەوەی کە ئێواران و یاشەوان نەشتەرگەریتی ئەنجام بدرێت لایەن دکتۆرەکانەوە. من نازانم و پارێ بۆ حکوومەتە بۆ خۆیانە دیارە هەرە بپشکی دکتۆرەکانیشی تیابێت. خات و ڕووبا لە کۆتایە و نەشتەرگەریانەش لەوێ ئەنجام دەدرێت هەر بۆ خەڵکی شارەکەیەوە تا کەسانێکی شن بۆ ڕۆژێک کەسێکی خۆشتەوە باز دەکەی، ئەمە دیسان و هەر بەشێک نییە لە خزمەتیان کێشەکە لەوەدایە لە پاڵ ئەوەشا کە لەوێ و کارانە دەکرێت حەقە زیاتر گرنگی بە کەسوکاری کیمیاباران بدرێت، دەناخۆ لەو لەوێژ نەشتەرگەری دەکرێت، یعنی بۆ خەڵکی شارەکە ناکرێت، واتە هەر وەکو خستەخانەیەکی حکومی بەکار نایەنرێت یاوە خۆت سوء ئیستیفادە لە کەرەستە و لە بیناسازیەکە دەکرێت. خۆی کێشەکە لەوایە لە 24 کاتژمێرەکە نییە لە خزمەتی بەرکەوتوانی کیمیابارانە کە ئەو نەخۆشخانەی کیمیابارانە پێویستە ئەوەندە کارمەندی بۆ دابنرێت کە 24 کاتژمێر لە خزمەتی بریندارەکان ئابێت، بەڵام بەداخەوە بۆچی ئەبێ کە بریندارێک لەوێ خۆمان بریندارمان لەوێ خەوێنراوە سەعات و جوابیان کردو نردوانێتەوە بۆ تەواریەکە و دەرگایان داخستووە و ئەو ئەجیزانەی کە هاتوون ڕاستە بۆ ئەوەی ئەو خزمەتێک کە بکرێ لە هەڵەبجەیە بۆ هەموو هەڵەبجەیەکان ئێمە جێگەی شانازی و فەخری پێواکەین و هەموو هەڵەبجەیەک پێویستی بەوە هەیە کە هەموو شتێکی بۆ بکرێ لەو نەخۆشخانەیە، بەڵام ئەبێ ئەو لەوێت بدرێ بە بەرکەوتووەکان بە دەرەجەی یەکەم دواتر بە کەسوکاری شەیدان و ئێمەش ئەوەمان ئەوێت بۆچی تەنها لە نەخۆشخانەی کیمیاباران ئەو ئەجیزە باشانە هەیە خزمەتی بریندارانی پێ ناکرێت، بەڵام لە هەمان کاتە بەکارێت بۆ نەشتەرگەریکردنی هاوڵاتیانی هەڵەبجە. خۆ ئێمە پێمان خۆشە، ئێمە پێمان ناخۆش نییە کە نەشتەرگەری بۆ خەڵکی هەڵەبجە بکرێ بە هەمووی، بەڵام بەداخەوە بۆچی ئەبێ لە سەعات دوای دواییوەڕۆوە ئیتر دەوام نەبێت نەتوانن چارەسەری بەرکەوتێ بکەن. خۆ ئەوان باری تەندروستیان هەمیشە ناجێگیرە وەجاری وا هەیە لە نیوەشەوە پێویستیان بە چارەسەر و بە بەکارێنانی ئۆکسسیجین و بە ئەو شتانە هەیە، ئەی ئەو کاتە بۆ کوێیان برن. زۆر باشە ئەوە جیزانیش کە هاتووە بەڵێ بەناوی ئەگەر نەخۆشخانەی بەرکەوتوانی کیمیابارانە پێویستە بە فێلی خزمەتی کیمیاباران بکرێت. زۆر باشە چەندین نەخۆشخانەی کە هەیە لە هەڵەبجا بۆ ئەو کارانە. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا گرێبەستێکتان لەگەڵ وڵاتی ئێران کرد بۆ چارەسەرکردنی بەرکەوتوانی چەکی کیمیایی، ئەمە تا چەند خزمەت دەبێت بە برینداران و بەرکەوتوانی چەکی کیمیایی و تا چەند حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان هاوکارتان دەبێت لەوەی کە ئەو کەسانی کە بریندارن یاخو بەرکەوتوی چەکی کیمیایین هەناردەی دەرەوە بکەن یاخو بنێرێنە دەرەوە و هاوکارتان بن؟ بەڵێ ئێمە ئەو واژۆیەمان کردووە لەگەڵ کۆمپانیایەکە، ئەوەش تەنها لە بەرژەوەندی هەموو هەڵەبجەیە و دەرەجە یەکەم لە بەرژەوەندی ئەو بەرکەوتوانی کیمیابارانە، چکە چەند ساڵە پێش ئێستا یعنی ئەنێرانە وڵاتی ئێران بۆ چارەسەر، بەداخەوە ئەوە چەند ساڵێکەوە 3-4 ساڵە بەهۆی قەیرانی داراییە و بە بیانی و قەیرانی دارایی و بە بیانی کۆرۆناوە هیچ بەرکەوتەیە نەنێراوەتە دەرەوە بۆ چارەسەر، لە هەمان کاتە نابێ ئەوان بە هیچ شێوەیەک ڕابگیرێن لە خزمەتکردن، چکە نەخۆشیەکەی ئەوان بە شێوەیەک نییە کە لەسەری بوەستن هەتا وەزع باشە بێت، ئەوایە ئەو ئەنجامی ئەوە هەر بە هیچ شێوەیە ڕانەوەستایە و ئەو گرێبەستی کە کردومانە ئێمە توان هەموو خەڵکی هەڵەبجە توانێت لێ سوودمەند بێت. چۆنی ئەو گرێبەستە تەنها لەبەر خاتری بریندارەکان نەکراوە، لەبەر هەموو خەڵکی هەڵەبجە
و زۆر نەخۆشمانەیە کە ئەڕواتە وڵاتی ئێران پارەیەکی زیاتری لێ ئەسێنرێت کوالیتی دەرمانەکەی باش نییە نەشتەرگەریەکەی کە بۆی ئەنجامەدرێت ئەو نەشتەرگەریەک کە پێویستە ئێمە بۆیە ئەو گرێبەستەمان واژۆ کردو لەگەڵ ئەو کۆمپانیایە ئێمە لەگەڵ ئەو کۆمپانیایە چینە ژێرباری ئەوەی کە ئەو کەسەی لەلایەن ئێمەوە بنێردرێت بە ڕێژەیەکی کەم هەم داشکانەکەی بۆ بکرێت لە ڕووی مادیەوە و هەمیش بە کوالیتێکی باش خزمەت بکرێت و چارەسەری بۆ بکرێت. زۆر باشە خات و ڕووبا باست لە چاکسازی کرد لە موچەی بەرکەوتوانی چەکی کیمیاوی. ئێمە هەمومان لەگەڵەوەی چاکسازی بکرێ لە ناو موچە خۆرە گشتیەکانە بندیوار دەربهێنرێ دەست بۆ کۆمەڵێک نادادگەری و نەعەدالەتی بدرێت کە پێشتر کراوە. ئەمەی کە ئێستاکە بەڕێستان باز لەوە دەکەن کۆمەڵێک پێوەری پزیشکی دانراوە بۆ بەرکەوتوانی چەکی کیمیاوی بەڕێزت وەکو خاتوونێک بنەماڵەکەت بە فعلی بەرکەوتەی چەکی کیمیاوین پێویستان بە هاوکاری ڕەنگە موچەخۆری دایرەی حکومی نەبن لە پاڵیان ڕەنگە هاو نیشتیمانیەکی تر ڕێژەیەکی زۆر کەم بەرکەوتەی هەبێ بەڵام لە شوێنێکی تر کار بکە مۆزەف بێ ڕەنگە ئیشی ئەهلی خۆشی هەبێ بۆچی وەکو تۆ موچە وەربگرێ یانی ئەم چاکسازیە لە کۆتایی ئەگەر بە دادگەرانە بکرێ بەرکەوتووە ڕاستیەکانی چەکی کیمیاوی سوودمەند دەبن یان زیادمەند دەبن. خۆی لە ئەساسە ئەوەی کە کراوە ئێمە پێمان خۆشە چاکسازی لە هەرێمی کوردستان بکرێت بەڵام بۆ ئەو وەکو جەناب فەرموو بۆ ئەو بندیوارەکان بۆ ئەوانەی کە چەندین موچەی تریان هەیە با ئەو چاکسازی لەوانە بکرێن نەک لە منحەیەکی 400,000 بۆ بەرکەوتوانی کیمیاباران هەیە لە سەدا دەی بەرکەوتەیە بریندارە بەڵام خۆ هەر پێویستی بە چارەسەر هەیە و پێویستی بە عیلاج هەیە وە زۆربەی زۆری ئەوانەی کە چارەسەریان هەیە و پێویستیان بە عیلاج و دەرمانە ئەتوانم بڵێم ئەو مانگەی 400,000 منحەیە کە ئەدرێ پێیان باوەڕم پێ بکە هەندێکیان بەشی 20 ڕۆژی عیلاجەکانیان ناکات چکە عیلاجەکانیان لە ڕادە بە دەرگرانەوە وە زۆریش بەکارەهێنن وە لە هەمان کاتە ئەو چاکسازی کە ئەوان ئەیکەن با بڕۆن لە زۆر شتی کیا بیکەن چاکسازی ئەمە نەعەدالەتیە وەک خەڵکیش هەیە ڕەنگە خەڵکیش هەیە هەر ئەسڵەن بەرکەوتەی کیمیاباران نییە و خراوەتە ناو ئەو لیستەوە و بە نەعەدالەتی بۆی کراوە یعنی معقول نییە لە هیچ جێگایەکی دنیا بەرکەوتەیەکی کیمیاباران لە سەدا 70% لە دەستیابێ لە سەدا 50 لە دەستیابێ وەک کەسێکی ئاسایی موچەی پێ بدرێت و خۆ ئێمە پێمان خۆشە پۆلێن بکرێت ئێستا لە وڵاتی ئێرانە بۆ بەرکەوتوانی کیمیابارانی سەردەشت پۆلێن کراوە بۆ شەی بریندارەکانیان لە سەدا ئەوەی کە لە سەدا 10 بەرکەوتە بێت بە پێی ڕێژەکەی موچیان بۆ بڕیوەتەوە هەتا کۆتایی ئەمە عەدالەتێکی جوانی تایە خۆزگە حکوومەتیش بەم شێوەیە دەستی بایەتە ئەم چاکسازیە نەوەگەوەی دەستبەرێ بۆ ئەوانەیە کە منحەی 400,000 هەیە بۆ بەرکەوتە لە هەمان کاتا لە سەدا 70%یان لە دەستداوە لە 80%یان لە دەستیاوە بڵێ لەبەرەوەی کە تۆ موچەخۆری حکوومەتی نابێ ئەم منحەیەت پێ بدرێ بەڕاستی ئەمەیە نائەدالەتیەکە ئالێرایە ئەکینا ئەگەر ئەو پۆلێنکردنە لە سەدا 10 پیاە بێت هەتا ئەگاتە کۆتایی و تا سەرەوە بە شێوەیەکی جوان ئەوان هەمویان یعنی بە شێوەیەکی ڕێکخستنێکی وای بۆ بکەن کە هەمووی سوودمەند بێ لەو موچەیە ئەو کاتە خەڵک گلەیی نابێت نەک ئەوەی کە هەر ببڕێت و بڕیار بدرێت لە دوای مانگی حوتەوە ئەوەی کە وەریگرتووە لێ وەرگیرێتەوە لە ڕاستیان منحە هەر وەرناگیرێتەوە لە قانونی هەموو دنیاە. زۆر باشە ڕووباخان ئاماژەت بۆ کرد لەوانەیە کەسانێک بن کە برینداری چەکی کیمیایی نەبن و ناویان لە ئەو لیستەدا هەبێت ئێوەکو کۆمەڵی قوربانیان هیچ دەسەڵاتێکتان هەیە یاخود دەتوانن کار لەسەرەوە بکەن کە ئەو ناوانە دەربهێنن کە هیچ بریندار نین و زۆر جار باز لەوە دەکرێت کە دەستی حیزب لە نێو ئەم کۆمەڵەیەشدا هەیە و لە نێو ئەم ناوانەشدا هەیە ئەمە تا چەند ڕاستە؟ خۆی ئێمە چەند جارێ لەسەر ئەوە کێشە دروست بووە لەگەڵ وەزیری تەندروستیا چەند جارێک یانی ئەو هینە کراوە ئەو پێشنیارە کراوە بەڵێ خەڵکی تایە بە نەعەدالەتی کراوە بەڵام ئێمە دەسەڵاتی ئەوەمانە کە بتوانین دەریبین لەبەرەوەی ئەو راپۆرتێکی پزیشکی بۆ کراوە ئایا بە پارە کراوە ئایا بە ساختە کراوە بە هەر شتێک ئێمە دەسەڵاتی ئەوەمان نییە بتوانین ئەو راپۆرتی پزیشکە بە درۆ بخەینەوە لە ڕاستیا کە ئەو راپۆرتی پێ و کراوەتە بەرکەوتەی کیمیاباران ینی من کە بڕیار لەسەر چی بدەم بڵێم تۆ بەرکەوتنی خەڵکی شارەکان ئەندامی ئەنجومەنی باڵای لێژنەی بەرکەوتوانی قوربانیانی چەکی کیمیاوی نەتوانن وەکو کۆمەڵەکەتان لیستێک بکەن ئامارێک بکەن لەگەڵ ئەو لیژنەی لە حکوومەتی هەرێمەوە هاتووە بۆ چاکسازی بەڵێ بە فیعلی ئەمانە چەند ناوێک کە هیچ بەرکەوتە نین و موچە و منحە وەردەگرن و ئێمە کە بوونێتە قوربانی ڕاستەقینە
لە برێوەی منحەکانی ئێمە ببڕێ لە برەوەی موچەکەمان زیاد بکرێ ئەوانە لابدەن ئەمانە بهێڵنەوە ینی هاوکاریکردنی خۆتان کە خەڵکی شارەکان زانیاری ورتان هەیە چەند ساڵێکە ئەسی و ئەوەندە ساڵە بەرکەوتن و ڕۆژانە و مانگانە لەبەر وەرگرتنی چارەسەر و سەفەر و وەروعیلاج یەکترە بینن ئاگاتان لە یەکانە ینی بەڕاستی ڕەنگە زۆر ئاسایی بێت کە ئێوە لە ناو لیژنەکەتانە ئەو ڕاستیانە بڵێن یاخود بەو لیژنە پەیوەندیدارێ بدەن. ئێمە لێ بێدەنگ نەبووینەوە چەندین جاری ژۆک ئەرزم کردی ئێمە دانیشتمان کردووە لەگەڵ بەڕێوەبەرەتی تەندروستیە لەگەڵەوانە بەڵام بەڕێزم ئێمە ناتوانین بەو شێوەیە من ناتوانم کە لە ناو لیستی بریندارێکە بڕۆم کەسێک دەربێنم کە حیزبێک لە پشتیەوە بێت و دواتر ببێتە کێشە و مشکیلە. ئەمە یەکەم دووەمی ئەوە ئەوانەی کە بە نەعەدالەتی کراونەتە بەرکەوتێکی میاباران ئێمە چەندین جار داوامان کردووە کە لیژنەیەکی مختص پێک بێت لە دکتۆرەکانی ئێران لەبری ئەوەی کە خەڵگە بە نێوڵاتی ئێران با لیژنەیەک پێک بێت و دکتۆرەکان بێنە ئێرە لەژێر سەرپەرشتی وەزارەتی تەندروستیە و لەگەڵ کۆمەڵی قوربانیانە و لەگەڵ وەزارەتی شەیدانی شاکە معنی نییە بەو ئیشە ئێستا جاران ئەوان معنی بوون بۆ ئیشە بەڵام ئێستا تەنها وەزارەتی تەندروستیە با لەژێر چاودێری ئەوانە لیژنەیەکی مختص پێک بێت و دووبارە پیاچوونەوە بکرێ بۆ ئەوانە کە بە نەعەدالەتی کراون. ئێمە پێمان خۆشە ئەو نەعەدالەتیە یعنی نەمێنێ لە ناو ئەو لیستەیە بەڵام وەکو پێم وتی ئێمە کە بە راپۆرتی پزیشکی کرابێت یعنی من ئەتوانم بڵێم چی کە راپۆرتی بۆ کراوە بە پێی راپۆرتەکە ئەکرێت بەڵام خۆزگە ئەوە نەکرایە خۆزگە ئەو نەعەدالەتی تیان نەبوایە ئەو بەرکەوتانەی کە زۆر وەزعیان خراپە ئێمە ڕۆژانە لەگەڵیانە هەڵسوکەوت دەکەین ئەزانی وەزعیان چۆنە و ئەزانین باری تەندروستیان چۆنەوە هەندێک جار ڕوویان نایە بڕۆنە هەندێک شوێنی قەرەباڵغی هەندێک جار پێیان خۆشنێ هەندێک میوان ڕووبکاتە ماڵیان کە بێگانە بێ بە ئەوان لەبەرەوەی باری تەندروستیان هەمیشە ناجێگیرە هەمیشە کۆکەیان هەیە هەمیشە بێتاقەت و ناڕەحەتن بەڵام بەداخەوە ئەو لیستە پێداچوونەوەیەکی وردی ئەوێت و لیژنەیەکی مختصی ئەوێت و ئەو کاتێژ ئێمە دامان ناوە بۆ سەرۆکایەتی هەرێم و بۆ سەرۆکی پەرلەمان و بۆ هەموو وەزارەتە معنیەکان ئەگەر نێنە سەرخەت و ئەم کێشەیە چارەسەر نەکرێت بنبڕی ئەم کێشەیە نەکرێت و منحەکانیان دەستی بۆ نەبرێت بە هیچ شێوەیەک ئێمە پێمان خۆشە دەستی بۆ نەبرێ بەبڕین بەڵام چاکسازیەکی تەواوی تیا بکرێت نەک ئەوەی کە ئەگەر موچەیەکی کیان هەبێ ئەم موچەیە شمولیان ناکە بەڕاستی و موچەیە تەنها بۆ دەرزی دەرمانە بەداخەوە بەشی عیلاجەکانیشیان ناکە بە تەواوەتی ئێمە ئەوەمان پێ خۆشە بکرێت و دوای ئەوە ئەگینا هەڵوێستمانە بێت ئەوە بێدەنگ نابێت. ڕووباخان بەگشتی ئەگەر ئەو نەخۆشخانەیە بکەوێتە سەرسکی خۆ یاخود کێش و گرفتەکانی چارەسەر ببێت و کەم و کورتیانی کە هەیەی لە ئێستادا چارەسەر بکرێت دەبێتە مای ئەوەی کە ئەو نەخۆشانە نەچنە دەرەوەی وڵات نەچنە وڵاتی ئێران بۆ چارەسەر هەر لەو نەخۆشخانەیە چارەسەر وەربگرن. بەڵێ ئەگەر ئەو نەخۆشخانەیە بەڵێ تەجیز بکرێت بە کامل بڵێن ئەجیزەکانیەوە و بە دکتۆری پسپۆڕەوە و ئەتوانن ئەو دکتۆرە پسپۆڕانەی کە لە وڵاتان هەیە بیان هێنە ناو هەرێمی کوردستان و بیان هێنە ناو ئەو نەخۆشخانەیە لەوێ دەوراتێک بکەنەوە بۆ دکتۆرەکانی خۆمان لە چەند ماوەیەکی کەما لەوانەیە شارزایەکی تەواو پێیا بکەن ئەو کاتە ئەتواندێ لەبری ئەوەی کە تۆ 100 نەخۆش بنێری بۆ وڵاتی ئێران بۆ چارەسەر ئەو کاتە ئەتوانی 20 نەخۆشی کە زۆر وەزعی خراپێ و لێرە چارەسەری بۆ نەکرێ بینێریتە دەرەوەی هەرێم ئەتوانی باقیەکەی لە ناو نەخۆشخانەکە چارەسەر بکرێ ئەجیزەی باشی بۆ هاتووە من ناڵم کە هیچی بۆ نەکراوە بەڵام بەداخەوە تیمێکی پزیشکی پسپۆرمان نیە لەو بوارەیە کە بتوانن چارەسەری گونجاو و باش بۆ بەرکەوتەکانمان بکەن. قات و ڕووبا لە پاڵ کێشۆگرفتی موچە و منحە و بابەتی نەخۆشخانە و بارەدۆخی تەندروستی کۆمەڵی قوربانیانی هەڵەبجە کێشۆگرفتێکی تری هەیە بە دیاریکراویش ئەگەر ئاوڕێک لەو مناڵە ونبوانەی هەڵەبجە بدەینەوە پاش عمرێک لە غەریبی و بێنازی دایە و بابە و نیشتیمان دێنەوە ئێرە دیسانیش لێرەوە ون دەکرێنەوە سەرگەردان دەبێن ینی بۆچی ڕێکارەکان ئەوەندە بەلاڕێ و ناڕوون و تاریکا دەڕۆن لە کۆتایی ئەمانەش بەشێکی زۆر مناڵانی هەڵەبجە سەر و سەتۆوەندە مناڵ هێشتا وەکۆم چارەنووسی دیار نییە تازەترین زانیاری لەو بارەوە و ئەگەر زانیاریەکیشمان پێ بدەی لەسەر ئەو کەیسانی پێشووتر.
بەڵێ ئەو مناڵەون بووانە لەم چەند ڕۆژەی پێشوایەمە ئەو یەکێک لەو مناڵە دۆزراوانەی هەڵەبجە کە ئەو کۆمپانیای هێنانا هەڵەبجە بۆ ئەوەی لە پاش 30 ساڵ بتوانێت وەک خزمەتی ئەم شارەی پێ بکات. ئێمە سپاسیەکەین. بەڵام کێشە و گرفتیان زۆرە ئەوانەی کە ئێستا دۆزراونەتەوە بڵێن بۆ نمونە یەکێکی وەکو مەریەم کە لە شاری هەولێر دانیشێت و هاوناز کە ناوی هاونازی لێنرا و دواتر ئێستا هەر بەناوەکەی خۆیەوە لێرە ماوەتەوە چاوەڕێی پشکنینە بەداخەوە ئەم چیا تەیب کە دۆزراوەتەوە ئێستا گەورەترین کێشەی ئەوە لە بەردەسایە کێشەی ئەو ینی ئەوەی کە بەڕوونی دیارە پێشتر کە ئەمە بڕیار بوو ببێتە کچی ئەو ماڵە کە نەبوو و ئێستا ئەڵێ فەحسی دیئێنەیەکەی کە کراوە لە هەر شوێنێکە کراوەتەوە کە گەڕاوەتەوە فەحسەکەی کچی ئەو ماڵە نییە لەبەرەوەی کە ئەم کچە لەگەڵ خوشکەکەی دایکیان جیاوازە و لە هەمان کاتە باوکی شەید بووە لە بەهەشتی زارای تاران نێژراوە ئەبێ دووبارەی ئەم فەحسی دیئێنەی بۆ بکرێتەوە و ئێستا لە هەوڵی ئەوین کە بتوانین سمپڵی خوێنەکە لە چیا وەربگیرێت و لە هەمان کاتە لە دوو مامەی وەربگیرێت کە برای باوکیەکەن چکە لەگەڵ خوشکەکەی دایکیان جیاوازە و دواتر لە ئەو ڕوفاتەکەی باوکی وەربگیرێ لە بەهەشتی زارا لە ئێران ئەو کاتە یەکلای بێتەوە دیئێنەکەی بزانین ئایا ئەمە کچی ئەم ماڵەیە یاخودنا. کێشە و گرفتی کۆمەڵە زۆرە بەڕاستی ئێمە کێشەکانمان زۆرن و حکوومەتی زۆر خەمساردە لە ئاستی چارەسەرکردنی کێشەکانە هەم بۆ مناڵی ون بووان هەم بۆ بەرکەوتەی کیمیاباران هەم بۆ کەسوکاری شەیدان و بنەماڵی شەیدان و ئێمە کێشە و گرفتی چەند یەکشەیدەکانمان هەیە کە تا ئێستا هەندێکیان هەندێک سولفەیان وەرگرتووە و نیوەی خانوەکەیان کردووە و نیوەکەی تری هەروە ماوەتەوە و قەرزاری بازاڕن و قەرزاری خەڵکن کە پارەیان هێناوە و بەحسابی کە سولفەکەیان وەربگرنەوە ئەوە چەندین جارێ مەسکاڵامان بر بۆ لای حکوومەتی هەرێم بۆ سەرفکردنی سولفەکانیان بەڵام بەداخەوە خەمساردن لەو ئاستەیە و مناڵەون بۆکان ئەوە کێشەیانە کە تا ئێستش سنتەرێکی وەها نییە کە سەمپڵی خوێن لەم خێزانانە بە کاملی وەربگیرێت و بتوانن نەتیجەکانیان وەرگرینەوە کە ئەمانە مناڵی ئەم ماڵانن یاخودناوە هەندێک لە منداڵەکانش کە ئەمانە ئەبینن بەڕاستی ئەگەر خەڵکی هەڵەبجە بن لەوە چێ پێیان خۆش نەبێ هەر بدۆزرێنەوە و کە سوکارەکانیشیان لەوە ئەچێ دڵیان سارد بێتەوە لەوەی کە ئەمە منداڵی ئەوانە یاخودنا لەبەرەوەی کە ئەم سەمپڵانەکە لیان وەرئەگیرێ بەڕاستی نازانم لە هەندێک سنتەرە کە ئەکرێت بۆچی بەو شێوەیە دەرئەچێت یعنی بۆ ئەبێ مریەم بە هاوناز بکرێت و دواتر پەشیمان ببنەوە و ئێستا هەروە بە بێچارەی لە هەولێر چەند ساڵە دانیشتووە و ژیان بەڕێەکە بەو ژیانە عەزاب و ناڕەحەتی کە هەیەی بەڕاستی ئەمە کێشە و گرفتەکانی ناو کۆمەڵە زۆرە وە سەرباری ئەوەش وەرگرتنی موچەی مانگانە بریا کەناڵەکانی ڕاگەیاندن مانگانە کە موچەی کە سوکاری شەیدان و بەرکەوتوان وەرئەگیرێت تەسویری ناو بانکەکەیان بکرێت یەک بانک هەیە لە هەڵەبجە کە ئەم موچەیە دابەشکات و چەندین جار داوامان کرد کە با موچەی شەیدانی کیمیاباران و بەرکەوتوان لەبەرەوەی پیر و پەکەوتن لەبەرەوەی نەخۆشن لەبەرەوەی ناکرێ بڕۆنە ناو قەرەباڵغیەوە لەبەرەوەی ناکرێ بەو شێوەیە بەپێوە بوەستن و بتوانن موچەکانیان وەربگرن جاری وای هەیە حاڵەتی بورانەوە دروست دەبێت لە ناویانە ئەوەندە قەرەباڵخەوە ئەوەندە کێشمەکێشمیان هەیە بۆ وەرگرتنی موچەکانیان بەڵام بەداخەوە لە تەنها بانکێکە بە یەک ڕۆژ ئەو موچانە کە دابەش ئەکرێت ئیتر خەڵکی زمانی نییە بۆ حکوومەت جاری وای هەیە ئەڵێ کە ئەمڕۆ مەڕۆ موچەکە دەرگەڵی زەمان چێگەر بەیانی وەری نەگرم نەبێت بەڕاستی ئەم کیشە و گرفتانە زۆرە لە هەڵەبجە بە تایبەتی بۆ کەسوکاری شەیدان بە تایبەتی بۆ بەرکەوتوانی کیمیاباران بۆ مناڵەون بۆکان ئەمانە هەموو کێشن حکوومەت خەمساردە حکوومەت بەدەنگەوە نایەت هەرچەنە هەڵەبجە بە عام پەراوێز خراوە و خزمەتێکی وەهای نییە بەڵام ئیتر لە ئاستی ئەم بێدەنگیا بڕوا ناکەم ئەم بێدەنگی هەتا سەر ئابم خەڵکە یعنی ئاوا بێدەنگ بێ لە ئاستی ئەم نەعەدالەتیە کە ئەکرێ بەرامبەر بە هەڵەبجە ڕووباخان ئەندامی باڵای کۆمەڵی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە زۆر سپاس کە ئەم دەرفەتت بێمە بەخشی میوانی بەرنامەکەمان بووی بەڵایزان ناوڕێکمانەوە دەگەڕێنەوە لاتان تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام
یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە. خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە. چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی. برنجی ڕووبهەنار زۆر خۆشە. خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت. برنجی مەحموود. کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم؟ شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت. بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان. بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێ کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا. ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن، کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمەی جیهانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. لازان و خۆشەویستان دەستگای بەخشین وەک هەمیشە بەردەوامە لەوەی کە خێرخوازی و کارە خێرخوازەکانی پێشکەش بە هەژاران و باوکان بێباوکان و بێنازاندا بکات. لە دوایین چالاکیشیاندا موچەی بەسەر بێنازاندا دابش کردو لەو بارەیەوە راپۆرتێکمانەوە پێکەوە بینەری دەبین. تەنها بەناوی خوا دەستگای خێرخوازی بەخشین لە زۆرێک لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان لە بەشی بێباوکان موچە بەسەر منداڵانی بێباوک دابش دەکات. ئەمڕۆ لە شاری سلێمانی و لە شاری هەورێر و شاری هەڵەبجەی شەهید و شاری کەرکووک و قەزا و ناحیەکانی دەوروبەری موچەی ئەم مانگە دابش دەکات. لەگەڵ مامن بابزانین هاوکاریەکانی ئێوە لە ڕێگەی بەشی بێباوکانی دەستگای خێرخوازی بەخشینەوە چۆن خزمەتی منداڵانی بێباوک دەکات. کودێکی پێنج مناڵی بێباوک زۆر زۆر سپاس و دەستخۆشی لە دەستگای بەخشین ئەەکەم کە هەموو مانگێ لە کاتی خۆیان ئەم موچەیەمان ئەێنێ و زۆر زۆر سپاسی ئەو بەڕێزانەشەکەم کە بۆمان ئەنێرن. خی گەورە پاداشتی خێران باتەوە نمونەیان زیاد بێ. بەڕاستی جێگەیەکی زۆر زۆرمان بۆگرێ. منوەکو خۆم سێ مناڵم هەیە کە قوتابیە، مناڵێکشم هەیە لە ڕەوزەیە هەمووی کرێ پاسیان هەیە کرێ لە مەعیدی خۆیان بێ کرێ پاس بیت. وزائدا مصرفي روجاني مكتب وزلوبرج وقلم وشتيشيان يعني بدايتي قطاسيان يعني جيكاكي زور باش من بوغري وزور سباس يعني كن دس خوشيان يعني خوي يقول بعداش خير يعني باتو ونمونه زياد بي مناڵی بێباوکم هەیە ماوەی ساڵێکە لێرە موچە وەرەگرم هەموو کاتێ 29 مانگ بۆ 30 مانگ موچەکە لە کاتی خۆیان ئەدرێ زۆر باشە محتاجێکی ئێمە کەمە کاتەوە خۆم کرێچیم بۆ من هەر زۆر باشە لە کاتی خۆیان وەریەگرم جاری وایە ئەم پارەی لێرە وەریەگرم ئێمە بەکرێ خانوەکەم هاوکاری ئەم مناڵە بێباوکانەکەن زۆر باشە. من خاوەن دوو مناڵی بێباوکم و نەخۆشێکی درێژخانەمێ ڕۆژێکە مندانەکە لە سایە و لێرە ئەوەی کە خێرخوازان یارمەتیمانێن ئەوە بۆ ئێمە زۆر باش. ئەوەی کە خێرخوازان بۆ مناڵی بەباوکەکان حکومەت ناتوانێت بیکات و بۆشیان نەکراوە هەتاوەکو ئێستا.
هاوکاری و کۆمەچەکانی ئێوەی خێرخواز و بەخشندە. دەستگای بەخشین بەشی بە باوکان توانی لە زۆرێک لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان 861 منداڵی بێباو موچەی بەسەر دابش بکات بە بڕی 103 ملیۆن و 987 هزار دینار. وەک بینیتان ئمڕۆ موچەی مانگی دەی ساڵی 2021 دابش کرا و منداڵانی بێباوک بە دڵخۆشی موچیان وەرگرت و لەگەڵ شیرنی. بۆیە تۆی خێرخواز ئەگە تاوەکو ئێستا هاوکار نەبووی لە ڕێگای دەستگای خێرخوازی بەخشین بۆ منداڵانی بێباوک ئەتوانی بە هەر چەندێک لە تواناتا هەیە بەشداری بکەیت لەم پرۆژە گەورەیە بۆ ئەوەی منداڵانی بێباوک لە ڕێگەی تۆوە دڵیان خۆش بێ و موچیان بۆ دابین بکرێت. دووبارە سڵاتان لێبێ هاوڕێیان لەگەڵ کۆمەڵێک لە پەیامنێرانمان هەوڵ دەدەین زانیاریتان بۆ بگوازینەوە قسە دەکەین. سەرتاش دەچینە لای هاوکارمان سوێب محەممەد چوەتە ناوچەی پێنجوێن لەوێ پێم وابێ گردبوونەوەیەک هەیە لە پێنجوێن سوێب سڵاوت لێبێ لە پێنجوێن چی دەگوزارێ و هەروەها بەگشتی بارودۆخی ئەوێ چۆنە کەشوهەوای پێنجوێن چۆنە کەشوهەوای سیاسی پێنجوێنیش چۆنە. بەڵێ سڵاوی وای گەورەتان لێبێ پێنجوێن بۆ ناسراوە کەشوهەوای ساردی هەیە. ئێستا لە بەردەم پەیمانگەی تەکنیک قەزای پێنجوێنم بەشێک لە خوێندکاران ئەم پەیمانگایە گیر بوونەتەوە. ئێستا کۆمەڵێک کێشە و گیر و گرفتیان هەیە. من دەمەوێت لە زاری خۆیانەوە لە کێشەکان بکۆڵینەوە وەکو خوێندکاری ئێوە بۆچی ئەمڕۆ تا بەردەم پەیمانگای تەکنیکی بەمەسی داواکردنی سەرەکیتری مافی خۆمان کە بریتە لە پێدانی بە شەناخۆی و دابینکردنی دەرماڵە. ئێمە ماوەی 2 ساڵ لێرەین نە بە شەناخۆیمان بۆ دابینکراوە نە دەرماڵەش. ئێمە بۆ بە شەناخۆیی ناچانی خانومان گرتەوە چونکە بە شەناخۆیمان پێ نەدراوە. خانومان گرتەوە ماوەی 2 ساڵ لێرەین کرێ خانوو و کرێ ئاو کرێ کاربا هەمووی لەسەر خۆمان کەوتەوە جگەلەوەی سوتەمەنیشمان بۆ دابین ناکرێ. یعنی ئەگەر حکومەت ئامادەیە کرێ خانەکەمان بۆ بدات و سوتەمەنیمان بۆ دابین کە ئێمە ڕازین، بەڵام ئەگەر ئامادەنی ئەومان بۆ دابینکە بە شەناخۆیمان بۆ دابینکە بە شەناخۆی هەیە لێرانە بەڵام بۆمان چا ناکەم بیناکەی تەنانەت قایمقامش ڕازی بەڵام بۆمان چا ناکەن کەواتە ئێستاش نازانین هۆکارەکەی بۆچی بۆمان دابین ناکرێت. زۆر باشە. ئێوە لەکوێوە هاتون بۆ پەیمانگای تەکنیکی پێنجوێن؟ ئێمە لە نزیک سایقەوە هاتوین و خوێندکارێک دایما فڕاوەکانی خۆمان ئەەکەین کە پێدانی دەرماڵەوە بە شەناخۆی بۆ هاوڕێن کە باسی کردووە کە ساڵان ڕێژەیەکی زۆر خوێندکای وەرئەگیرێ لێرە پێویستە داخلی و دەرماڵیان پێ بدرێنێک خانوو بگرن هەموو مەسروفاتی ژیانی خۆیان کەوتۆ مانگە لێرە کە بە خوێندنەوە بەسەری ئەبەن هەموو مەسروفاتیان سەر خۆی و ماڵەوەیان هەبێت پێویستە کات کە ئاوڕێ نەبدرێتەوە مافی ڕای خۆیان پێ بدرێت. زۆر باشە دەست خۆش وەکو خوێندکاران بەردەوام بن لە بایکۆتکردنی ئێوە. ئینشاءالله بەردەوام بین لە ئەم خۆپیشاندانە بەڵام بە شێوەیەکی هێمن و لە سەرخۆ نەک بۆ ئەوەی بڕۆینە سەر جادە و جادەکە بگرینە خەڵکی و هەروەها داواکاری زۆریشمانەیە بوونی نەبوونی داخلی ئاخر خودای گەورە چۆن قوبوڵەکە خەڵکێک لە دەرەوەی شارەیە لە کەلار و لە چوار قوڕنە لە ڕانیەوە تێبوویرە تێ لەیرە داخلیت نییە ئاخر بوو ئەڕوا کرێخانی ئەگرێ ئاخر بۆ کرێخانی مانگی 140,000 داتە کرێخانی جگە لە پارەی ئاو و کارەبا خانووتان دەست دەکەوێت لە خانوویش هەر دەست ناکەوێت مەرحەلەیەکەکان هاتنە ئێمڕۆ وتیان ئێمڕۆ دەوامیان بووە کەچی دوان خستە بۆ هەفتەیەکی تر لە ترسا نازانم بۆ واکەن کێشە لە چیا هەیە داخلی هەیە لێرە قایمقامەڵێ هەمووی لە حەساب منە خاسیەکەم بۆتان کەچی پەیمانگا ناڵێ پەیمانگای چی کام پەیمانگا پێشتر وەڵی وەرزشی بووە بەخوای تاقوتەنیا ئیسا کراوەتە پەیمانگا هەر هیچی نییە خزمەت گوزاری چی کامە خزمەت گوزاری بەخوا هیچی نییە نازانم بۆ واکەن لە خوێنکار دەرماڵە برا دەرماڵە بۆ ناگەڕێنە بۆ تەلەبا بەبێ جیاوازی نا پاراڵیە زانکۆلە آخر بۆ ئاکەن لە تەلەبە تاکەی آخر چیتان گەرەوێ لە تەلەبە کرێخانیەدا 140,000 پارەی کارەبا 30,000 ئەمە 170,000 20,000 ئاو ئەمە 200,000 جگەل لەوەیش هەمووی خۆمان ئەڕوین کرێخانین خۆراک و مەسرفمان لەسەر خۆمانە بەبیلای پارە هەر بەشمان ناکە نازانێت چی بکەین مانگت بەخوا مایەکە نەگەڕامەتەوە بۆ ماڵ هەرمان خەرکەشێدەم بۆ بینین داچی ناگەڕێیتەوە ئەی ناتوانانی بگەڕێیتەوە من کرێخسارە 20,000 ئەم سەر و ئەو سەر تێم بۆ 30,000 دەم
ئەمە 5,000 ئەی چیم بۆ مێنێتەوە جگە لە مەسروفی خۆمان وتو یەک مانگە کە سوکارم نبینیوە بەخوا یەک مانگە کە سوکارم نبینیە بیستی هەمووی واتانێ هەمووی بەخوا وەتەمانیم تا بسپێنی 12 بڕۆمەوە ئەگەر وا بڕوە دەستان خۆش سپاسانەکەم بەڵێ سوپاس بۆ تۆش ئێستا خوێندکارانی پەیمانگای تەکنیکی قەزای پێنجۆن واگر بوونەتەوە بە پێی زانیارانە من دەستم کەوتووە سبێنێش بڕیار وایە بەردەوام بن لە گربنەوە و ناڕەزایەتی سپاس بۆ پەیامنێرمان سوێ محەممەد لە پێنجێنەوە لەگەڵمانە بوو بەڵێ بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ دیمەنی خەمناک و هەواڵی ناخۆش و خەمی زیاتر لێرە و لەوێ ئەبیسین بە هیوای چارەسەرکردنی کێشەی خوێندکاران بە تایبەت بە شەناخۆیەکان چونکە بارودۆخی خوێندکار لە بە شەناخۆیی زۆر هەستیارترە گرنگە وەروە پێویستێکی تەواوی بە لایەنی مادی و معنەوی و ئەمنیەت و وەروە خزمەتگوزاری هەیە بەو هیوایەن لە تەواوی کوردستان و کێشە و گرفتانە چارەسەر بێت بڵێ دانیال پێم وایە بێت تەوەری دومی بەرنامەکەمان بەڵێزان خۆشەویستان لە تەوری دومی بەرنامەکەماندا لە پێشانگای نێودەوڵەتی کتێب لە سلێمانی میوانێکمان دەبێت کە زیاتر باز لە خوێندنەوە و گرنگیدان بە خوێندنەوە باز لەوە دەکەین کە تا چەند خوێندکاران یاخود خوێنەران گرنگی بە کتێب دەدەن و ئەم ساڵ ئەم پێشانگایان چۆن بەڕێوە دەچێت میوانێکمان دەبێت دەویش بەڕێز مامۆستا حەکیم کە لە پێشانگای نێودەوڵەتی کتێب میوانی بەرنامەکەمانە بە شێوازێکی ڕاستەوخۆ مامۆستا سڵاوی خوا لێبێت و سپاس بۆم دەرفەتە ویتانکە ئینشاءالله زۆر سپاس مامۆستا پێشانگاکە ئەم ساڵ چۆن هەڵدەسەنگێنن و خوێنەران تا چەند گرنگی بە کتێب و بە خوێندنەوە دەدەن خۆی مەسلەی خوێندنەوە ئەگەر سەیری بکەین بۆ زەرورەتی هەر کۆمەڵگایەک بۆ سەقافە و ڕۆشنبیری هەر کۆمەڵگایەکە قیاسات ئەکرێ قیاسات بە کتێب و بە خوێندنەوە و بەکردنەوەی پێشانگا و بە نووسین و بە داتای بابەتی خوێندنەوە ئەکرێ لە هەموو دنیا ئەوە شتێکی معتەبەرەوە دایمەن توێژینەوەکان ئاماژە بەوەکەن چ وڵاتێک زۆرترین خوێنەری هەیە چ وڵاتێک زۆرترین چاپی هەیە چ وڵاتێک زۆرترین گرنگیدانی هەیە بە مەسەلەی پەڕا و کتێبەکان و تەعاملکردن لەگەڵ ئەهلی کتێب لێرەش سپاس بۆ خوا کوردستانیش ئەوە چەند ساڵێکە مەسەلەی پێشانگای نێودەوڵەتی و مەسەلەی چاپی کتێبەوانە بەراورد بە ساڵانی پێشوو ساڵ بۆ ساڵ سپاس بخوای پەروەردگار لە برەودایە و گرنگێکی باشی پێدرێ هەرچەند لەگەڵ ئەو زروفە سیاسی و وەزای اقتصادی خەڵکتی کەوتووە بەڵام ئەوەی نەکردووە خەڵکدا ببڕێ لە کتێب خەڵکدا ببڕێ لە خوێندنەوە چکە بەڕاستی یەکێکە لە ڕێگا هەرە چالاک و هەرە دروستەکان بۆ حلکردنی کێشەی نەفسی ئەوەلەن هەر شخصێک بۆ خۆی دواتر کێشەی کۆمەڵایەتی و ئێستا گەیشتۆتە ئەوەی کتێب دەربارەی ئابووری و ڕێخستنی کاروباری ژیان و پێشەنگ بەڕێوەبردننی ئیشەکانی تاک کە کاریگەری تەواوی دروست کردووە. باشە مامۆستا حەکیمەمە گرنگی کتێبە بەڵام کتێبەکەمان چۆن دەستکەوێت ئێستا لە سێمین پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بەڕێز لەوێ دانیشتووی کتێبەکان لەوێ سعریان چۆنە سەرچاوی باشی لێیە داشکاندنی باشکراوە بەدەمەوە هاتنی خوێندکاران و خوێنەران و ڕۆشنفکران باشە بۆ پێشانگاکە و ئەوەندەی خۆت بەراورد دەستکرێت بە ساڵانی تر کڕین و فرۆشتن و قەرەباڵقی ناو پێشانگاکە چۆنە بۆ ئەو معریفەی باست کرد ئێمە دەستمان کرد. خۆی ئەبێ ئێمە دوو شت بگرینە بەرچاو یەکەمیان ئەبێ لەسەرێکەوە داخێک هەڵبڕێژین بەوەی کە حکومەت دامی زۆر کەمە بە مەسەلەی کتێب و کتێبسازی و بڵاوکردنەوەی ڕۆشنبیری ئەو بابەتانە کە بە تایبەتی سلێمانیش کە ناوی بە پایتەختی ڕۆشنبیری ناوزەت کراوە کە زەرورە هەڵگری ئەو پەیامە بێ کە ناوەکەی پێوە کراوە. لەم دوتوێ ئەوە 3 ساڵە لە دوای یەک سپاس بۆخوا پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب بکرێتەوە پێشوازیەکی باشی لەسەرە لەلایەن خەڵک و خوێنەرانەوە بەعام بۆ خوێندکارانیش لە سەرجەم ناوەندەکانی خوێندن لە سەرەتاییەوە بگرە تاک و زانکۆ و
خوێندنی باڵاش کاریگەریکی باشی هەیە و خەڵکیشە توانێت کتێبی دڵخوازی خۆی دەستکەوێت لەم شوێنانە بەڵام مەسلەی بەشداریکردنی وڵاتانی دەرەوە تا حدێکی کەم ئەو بەشداری چالاکە نابینی هیوادارم ساڵانی داهاتوو قەرەبووی ئەو مەوزوع بکرێتەوە. زۆر باشە مامۆستا حەکیم باز لەوە دەکرێت کە کتێبە ئاینیەکان بە بەراورد بە کتێبەکانی دیکە زیاتر پێشوازی لێ دەکرێت و زیاتر خوێندکاران یاخود خوێنەران کڕیاری ئەو جۆرە کتێبانەمە تا چەند بەدی دەکرێت لە پێشانگاکەدا. خۆی ئەزانی چۆنە ئەمە هەردوو لە ئەم پرسیارەکەن مەسەلەن چی تەڕەفی ئەوانەی کە دینی نین چی تەڕەفی ئەوانەی کە دینین کەسی دینین ئایا بۆ کتێبی دینی پێشوازی لێکرێ حەقا شتە ڕوون بێ لای خەڵکی جارەوێ بزانێکین ئەهەمیەتی دین خۆی چییە ینی دین خۆی کتێبی پێیە یەکەم هەر دینێک هاتووە کتێبی پێیە وەمانەوەی دینەکەش بە کتێبەوەیە یعنی گەورەی کتێب لەوەیە کە خوا خۆی کتێبی هەیە و نابێتی بۆ دروستکراوەکانی تاکو پەیڕەوی لێ بکەن چکە کتێب ئەمێنێتەوە وەکو ئینسانەکان نین ئینسانێک هەرچەند زیرەک بێ هەرچەند بلیمەت بێ دوای تەمەنێک نامێنێ ئەگە کتێبی نەبێ و دەستنووسی نەبێ و نووسراوی نەبێ ئەو فکر و ئەو ئایدۆلۆژی و ئەو دینە ئەفەوتێ بەرەو نەمانەچێ ئێمە بمانەوە نەمانێ مشتەمەعی ئێمە کۆمەڵگای ئێمە کۆمەڵگەیەکی دیندارە و ئەوەشە زۆر جار بەستویەتیەوە بە چۆنەڵی بە لایەنە کۆمەڵایەتێکی پتە کردووە لایەنە بگرە سەرجەم لایەنەکانی تر پتە کردووە دینی ئێمەش بە تایبەتی کە دینی ئیسلامە قسەی لەسەر وردەکاری ژیان کردووە مادام قسەکردن بێ لەسەر وردەکاری ژیان ڕەبتی بە هەموو جوزئیەتێکی ژیانەوە هەبێ ئەو کاتە هەر کتێبێک دەربارەی مەسەلەیەکی ژیانکردن و ژیانسازی ئەڕوا دین قسەی هەیە مادامیش دین قسەی هەیە ئەو کەسانەی کە ئەهلی دین و بە دوای ڕێگە چارەی دینیەوەن یەکەم شت دەست ئەبەن بۆ کتێبە دینیەکان چکە کتێبی دینی قسەی لەسەر هەموو جوزئیەتی ژیانکردن داوە ئەتوانین بڵێن چارەسەرێکی دروست و بە تایبەتی وەکو ئیسلامیش کە قسە بکەین چارەسەرێکی دروست و لۆژیکی و زانستی بۆ هەموو جوزئیەتێکی ئینسان داناوە ئەمە هۆکاری ئیقبالی خەڵکەکەیە بەڵام تۆ هەر فکرێکی تری غەیرە دینی کە بە تایبەت نامۆ بێ بە کوردستان ئەیهێنیتە ئێرەوە پاش مدەیەک یاخود هەوادارانێک کە کۆمەڵێک کەس دامەکرێن ئەو دامە نامێنێ ئەو شتە نامێنێ وردە وردە بەرە پوکانەوە چێ ئەمە شتێکی تەبیعیە چکە مەسەلە ئەسڵ نییە لە کۆمەڵگەکە بەڵام کۆمەڵگەی ئێمە کە کۆمەڵگەیەکی ئەسڵی دینیە دین خۆشەویستە دین پەروەرە یعنی ئەمە شتێکی غەریب نییە گرنگی بدرێ بە کتێبە دینیەکان لەبەرەوەی کتێبە دینیەکان توانیویانە چارەسەری دروست ڕێگەی دروست ڕێگەی ئاسان ڕێگەی تەواو بدۆزنەوە بۆ خەڵکی لە هەموو وارەکانە لە هەموو وارەکانی ژیانکردنە بۆیە گرنگیدانی خەڵکی بە کتێبە دینیەکان لەم سۆنگەیەوە سەرچاوای گرتووە ئەوە نەبێ کە کتێبی غەیری دینی چاپ نەکرێ و بڵاو نەکرێتەوە بگرێت زۆرتر لە کتێبی دینی چاپ بکرێت و دامەکرێ و بڵاوەکرێت و بەڵام خەڵکی جارێک و دووجار و سێجار ئەم شتانەیان تاقی کردوتەوە کە خەڵک تاقی کردەوە زانی چارەسەرێکی پێ نییە بەرە و چۆنەڵی لە زۆنێکی خراپەوە ئەی با بۆ زۆنێکی خراپتر لە وەزێکی خراپەوە ئەی با بۆ قەیرانێکی تر مەجبور واز لەو زۆنە بێنێت ڕووکاتە چارەسەرێکی دروست بە تایبەتی ئێسش ئەگەر ببینین ئەو کۆمەڵگانەی کۆمەڵگەیەکی تا حدێکی زۆر مادین وەکو کۆمەڵگەی ڕۆژ ئاوا ئەوانیش دووبارە سەیری پێشانگا و سەیری کتێبەکانیان کەی دووبارە دەستیان بردوێتەوە بۆ مەسەلە ڕۆحی و دینیەکان زۆر باشە مامۆستا حەکیم بەدەر لە بابەتی ناوەڕۆکی کتێبەکان هەر بابچینەوە ناو پێشانگاکەش ئەوەندەی خۆت گەڕابیت ئەو سەرچاوانە ناونیشان بە گشتی لە بابەتی دینی لە بابەتی دژەدین لە بابەتی زانستی بە گشتی لە کۆمەلگا کۆت لە کۆتایە پێویستی بەم هەموو کتێبانە هەیە و هەر کەسێکیش بە پێی کتێبی دڵخوازی خۆی
سێمین پێشانگای نێودەوڵەتی سلێمانی لە ئاست تموح و لە ئاست داخوازی خوێنەران و قوتابی خوێندکارانە کە سەردانی دەکەن واتە بە کوالیتێکی زۆر باش زۆرترین سەرچاوە لەوێ دەسەکەوێت. ئێمە سپاس بخوا ینی بەعام ئەوەی کە بیندرا بێ لە کوردستان دوای ئەو مدەی کە حەساری اقتصادی لەسەر کوردستان نەماوە ڕووی بە ڕووی دەرەوە کراوەتەوە توانیوێتی لە هەموو وارەکانە شتی تازە بێنێتە کوردستان ئاگای لە فکری دەرەوە بێ ئاگای لە شێوازی چاپ و شێوازی بڵاو کراوە و شتی تازە بێ جار هەیە ئێستا وای لێ هاتووە ئەو کتێبەی کە هێشتا لە ئەوروپا ئەمریکا تازە دەرەچێ هەمان کتێب بە هەفتەیەک دواتر لە کوردستان بڵاوە کرێتەوە ئەوەش بۆتە هۆی ئەوەی کە فکرەکە زیاتر بگا لە هەموو وڵاتان مەسەرەن نەکەر وڵاتانی ئەوروپا ئیتر بە خۆشحاڵیشەوە دەستگاکانی چاپکردن و بڵاوکردنەوە زۆر جار منافەسە و پێشبڕکێکی زۆر توندیان هەیە لەسەر ئەو کتێبە بابەتیانی ڕۆژ کە هێشتا کتێبەکە تازە بە تازە لە شوێنی خۆی پێگەیوە ئەمان دەستی بۆ بن و وەریەگەڕنە سەر زمانی کوردی هەندێک جار بگرە لە کوالیتی کتێبە ئەسلێکە جوانتر چاپ و بڵاو ئەکرێتەوە و بگرە هەرزانتریش بە خوێنەری کوردەگات کەەوە جێی دڵخۆشیە سپاس بخوا. زۆر باشە مامۆستا حەکیم تا چەند گرنگە دایکان و باوکان ڕووبکەنە ئەم پێشانگایەوە بە تایبەتی تر ئەو کتێبانە بکرن کە بۆ پەروەردەی منداڵوت خۆ دەزانی منداڵ بناغەیەکی گرنگەوە دەبێتە هۆی ئەوەی کە دایک و باوکان پەروەردەیەکی جوان پێشکەش بۆ منداڵانە بکەن لەو پێشانگایشدا دایان کتێبی بۆ منداڵان بۆ پەروەردەی جوانی خێزان و منداڵ هەیە ئەمە تا چەند گرنگە دایکان و باوکان گرنگی پێ بدەن بۆ منداڵەکانیان بەتایبەت ئەو منداڵانی کە تەمەنیان لە 5 و 6 ساڵاندایە. خۆی مەسەلەی پەروەردەی مناڵ پەروەردەی خێزان پەروەردەی کۆمەڵگەیە یعنی لە کۆمەڵگەش لە چیوە دەست پێەکە لە پەروەردەی مناڵەوە پەروەردەی مناڵیش ئەبێ لە پەروەردەی دایک و باوکەوە دەست پێ بکە ئەو کتێبانەی کە گرنگی ئەدەن بە پەروەردەکردنی مناڵ پێویستە لەسەر دایک و باوک یەکەم جار هەوڵ بن خۆیان ئەو کتێبانە پەیدا بکەن و بخوێننەوە مناڵ پەروەردەکردن هەر ئەوە نییە تۆ خواردنی باشی بیتێ جلوبەری باشی بۆ لەبەر بکەی هەر ئەوە نییە تۆ شوێنێکی باشی بۆ دابین کەی بینێری بۆ قوتابخانەیە یا فێری زمان ببێ نا گرنگ ئەوەی بزانی چۆن پەروەردەیەکەی گرنگ ئەوە نییە لە ئایپادێک و تابلێتێکی بیتێ بدەست و سەیری یوتیوب کا بەوەی بزانی سەیری چیەکە بە بێوەی بەرنامەی بۆ دابنێ بەڵام مەسەلەی کتێب کە لە هەمووی گرنگتر ئەوەیە بەداخەوە کوردستانی خۆمان خەڵکی خۆمان زۆر لە دواوین لەوەی گرنگی بدەین بە مناڵان لە بواری پەروەردە و کتێبە یعنی سەیری کۆمەڵگەکانی تر ئەەکەی یعنی مناڵ ناخەوێ هەتاکو چیرۆکێکی بۆ نەگەڕیتەوە لە کتێبێکی دیاریکراوی خۆی مناڵ کتێبخانەی خۆی هەیە دایک و باو کتێبخانەی خۆی هەیە دواتر کە گەنجەکان پێگەن هەر یەکێک هەر تاکێک لە ماڵەکە کتێبخانەی خۆی یاخۆ ڕەفەی خۆی هەیە تایبەت بە خۆی حەزی بە چ کتێبێکە تەنانەت مەسەلەی کتێب لە هەندێک شوێنە لە هەندێک کاتە لای هەندێک کەس چێژە لە وڵاتان مەسەلەن لە باتیەوەی سەیری فلیمێ بکە کتێبێکی ڕۆمانێک کتێبێکی چۆنەڵەی سادە ئەخوێنێتەوە تاکو کاتی خۆی بەسەر بەرێ زمانی خۆی پاراو بکە لە وشەی تازە تێ بگاشتی تازە فێر ببێ هەروەها بۆ مناڵ بۆی زمانی پاراو بێ مناڵی کوردی خۆمان بەڕاستی داخەکەم یعنی ئەو مناڵانە کە لەو مەکتەبانە بە تایبەت مەکتەبە ئینگلیزیەکان زۆر جێی داخە دێنە ئێرە یعنی لەگەڵ ئێمە جارێ بە ئینگلیزی قساکەن بابە ژیان تۆ کوردی کورد زمانی ئەم زۆر گرنگیش بە زمانی خۆت بدەیت پێویستە مناڵ ئاگای لە زمانی خۆی بێ زمانی پاراو بێ یعنی کووردە نازانێت بە جوانی بە ئاژنێ بە قسە بکە بڵێ فلان کتێب نەوێ پیسار کتێب نەوێ ناوی کتێبەکە بڵێ ناتوانێت دڵی خۆی بکاتەوە بە زمانی کوردی یعنی فێری زمانی بیانی بووە پێشەوەی فێری زمانی کوردی ببێ بۆیە گرنگیدان بە زمانی دایک لە کتێبەکانمانەوە سەرچاوەگرێت کە بەداخەوە کتێبی مناڵان زۆر فەقیرین دووەمیش گرنگیدانمان بە کتێبی مناڵان لەوە فەقیرترە یعنی ئەو دەستگایانەی کە گرنگی بە کتێبی مناڵە درێن
مناڵەدەن ئەگەر دەعم نەکرێن دائیمەن لە زەرەران بۆ چونکە کتێبی مناڵ پێویستی بە کوالەتی باشترە پێویستی بە ڕسمە پێویستی بە شت دروستکردنە ئەمانە ئێمە زۆر فەقیرین لە مۆزوعە بەڵام ئێمە چی ئەو دەستگایانی کە کتێبی مناڵانیشەکەن مەسەلەن کتێبی تورکی عەربی ئینگلیزی دێن تەرجەمەکەن مەسەلەن هەندێک کتێب بینیوە تایبەت ئینگلیزیم کراون بە کوردی بۆ مناڵان بۆ کۆمەڵگەی ئێمە نابێ بۆ مناڵی ئێمە نابێ هەر مەکتەبەکانمان جیاوازە کلتورەکانمان جیاوازە شێوازی تەعاملکردنی دایک و باوکی ئێمە و ئەوان جیاوازە بۆیە بەداخەوە ئەوەی کە زۆر بەکەمی ئەیبینین لە وڵاتی خۆمان مەسەلەی گرنگیدانی دایک و باوکە بە مەسەلەی پەروەردەی مناڵ ئەوەلەن یەکەمیان پەروەردەی خودی دایک و باوک کە شێوازی مامەڵەکردن لەگەڵ مناڵ چۆن بکەن کە هەر بەو شێوەی ڕۆیشتووە کە زوو ئەنجام درراوە هەر بەو شێوەیە لە کاتێکە کۆمەڵگەی زوو کۆمەڵگەیەکی ئامین بووە ڕووی بە ڕووی ئەوروپا و ڕووی دەرەوە نەکراوەتەوە ئینتەرنێت و عیلاقاتی خارجی نەبووە توانوێتی سەیطرە بکا بەسەر مناڵەکەیە بەس ئێستا نا بەو شێوەیە نییە مناڵە چێتە ژوورەوە مۆبایلی خۆی پێ خەتی خۆی پێ لەگەڵ دەرەوە قسە ئەکا ئەمەش کۆمەڵێک دەرهاویشتە و ئەنجامی نەرێنیمان بۆیەنێتە بوون بەداخەوە کە ئەم حاڵەتە بۆتە دیاردە ئەو کتێبخانانەی کە گرنگی بە کتێبی مناڵانەدەن زۆر کەمن زۆر باشە مامۆستا حەکیم هەر دەربارەی گرنگیدان بەو پەروەردەی مناڵانە ئەمە زۆر گرنگە بەدەر لەوەی دایک و باوک ئەرکێکی سەرشانیانەوە مامۆستاکانیش بە دیاریکراوی چکە بەڕاستی بابەتێکە توانین بڵێن ئیدی تۆ ناکرێت زمانی دایکی خۆت زمانی نیشتیمانەکەت زمانی ڕسمەکەت بەڵام بەڕاستی لایەنە پەیوەندیدارەکانیش خۆیان کاراسانکەرنین بۆ ئەوەی زمانی کوردی نە بەکار بێت نە ڕەواجی بێت نە سوودی لێوەربگیرێت لە بەسادەترین دایرە و با بڵێن کۆمپانیا و هەر دامەزراوەیەک بچی داوای ئیشکە یەکەم شتێک داوای زمانی ئینگلیزیت لێ دەکەن تەواوی نوێنەرایەتی چلو ئەوەندە وڵات 43 وڵات لە هەرێمی کوردستان کۆنسولگەری و نووسینگەیان هەیە هیچ کامێکیان بە زمانی کوردی کارمەندی نییە یابێ بە زمانی ڕسمی وڵاتە یابێ بە ئینگلیزی یابێ بە عەرەبی قسە بکەیت گیانی قەوارەی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان هەر خۆی بەدەستی خۆی ڕسمیاتی زمانی کوردیشی لەنێو ئۆرگانەکانی وڵاتانی ترکە دێنە ئێرە نەماوە تۆ بۆ بچۆ بۆ سەفارەی یەکێ لە وڵاتانە بە عەرەبی قسە بکە ئیژەڕوا بێ بۆ منە ئەڵمانیا ئینگلیزیە بەڵام بە کوردیەکەی حسابت بۆ ناکرێ یعنی کێشەکە لێرەیە سیستەمەکەش خۆی ئەوەی ناوێت کە زمانی کوردی ئاوا پاڵێک پێوە بنێ مەسەلەی بەهام زمانی کوردی نەکرد زمانی کوردی سیرکەین ئێمە شتێکی تریش خۆش بەلامە خۆش بوو پێویست بوو کە ئاماژەی بۆ بکرێ زمانی کوردی و کللتوری کوردیش کە هەیە زۆر بەکەم ئەخرێتە پێشانگەی نێودەوڵەتی وڵاتانی تر یعنی تۆ لە ڕێگەی ڕۆشنبیری و کتێبەوە توانی سەقافەی خۆت فەڕستکەی ئەتوانی زمانی خۆت فەڕستکەی یعنی ئەو وڵاتانە کە دێن بەناو پێشەنگە نێودەوڵەتی دروستەکەن وڵات بە وڵاتە گەڕێن کتێبەکانی خۆیان بۆ زمانە ئەرزەکەن کللتوری خۆیان فکری خۆیان بە زمانی وڵاتانەی تر ئەرزەکەن ئێمە بەداخەوە ئەوەمان نییە واتە کەمترین کتێبی کوردیمان هەیە کە بتواندرێت وەرگێڕدرێ بۆ سەر زمانی تر بەشداری پێشەنگای نێودەوڵەتی وڵاتانی تری بکە ئەنجا ئێمە لە کاتێکی تریژە ئەوەن ئێستا وای لە هاتۆ دۆخەکە چی زمانی عەرەبی چی زمانی ئینگلیزی خەڵک ئەوەندەی بەو زمانانە ئەخوێنێتەوە ئەوەندە بە زمانی کوردی ناخوێنێتەوە چونکە زمانی کوردی ئامادەکار و مەسەلەی ئەو کەسانی کە شتە نووسن بەرهەمیان هەیە توێژینەوەیان هەیە ئەوانیش خۆیان زیاتر بە زمانی بیانیە نووسن زمانی عەرەبیە نووسن ئەمەش یەکێکە لە هۆکارەکان یعنی خۆی دووبارە مەگەرەوەی جارێکی تر تەرجەمە بکرێتەوە سەر زمانی کوردی چکە لەبەر ئەوەی خەڵک ئیحتیمام و گرنگی ئەدا بە زمانەکانی تر زمانێکی ترەزانێ ئەو ئەڵێ من ئەگەر زمانەکەی تر پاراو بێ مادام پاراوە من هەر کتێبەکە بە ئەسلی زمانەکەی خۆی خوێنمەوە نە کوردی بێ ئاگا لەوەی کە تۆ
ئەگەر بێت و کتێب هەتا بە زمانی کوردی هەبێ تۆ زمانەکە دەوڵەمەندترە بێ پارێزراوترە بێ کولتورەکەت زیاتر وەڵاوە بێتەوە بەڵام بەداخەوە ئەم شتە ئەمایان ئیشی حکوومەتە ئیشی دەستگای گەورە گەورەیە پێویستە ئیشی لەسەر بکرێ بە تایبەتی دەستگای ئەکادیمی کوردی کە هەستەکەم لەو بابەتەیە هیچ گرنگیان بە کولتورکردن یاخود بە زمان کتێبە کوردیەکان وەرنەگەڕاونەتە سەر زمانی تر و بازاری دەرەوەیان بۆ نەکراوەتەوە لە کاتێکە سەیرەکەی کتێبی وڵاتانی تر دێتە وڵاتی تۆ زۆر بە هەرزانتر ساغەکرێتەوە لە وڵاتەکەی خۆی بۆچی لەبەر ئەوەی ئەوێ کولتوری خۆی فەرزکە فکری خۆی بنێرێ ینی کتێبێک ئەگەر لە ئەوروپا بە $50 بێ لە کوردستان ئەیکڕی بە $5 بۆچی ئەو فکرەکەی بگا ئەمەش چۆنەڵی هەوڵدانێوێ مەسەرەی دەستگای ئەوێ حکوومەتێوێ بەداخەوە کە ئێمە لەو بابەتەیە تا حدێکی زۆر فەقیرین زۆر باشە مامۆستا حەکیم شتێکی دیکە کە بەدی دەکرێت ئەوە بۆ سێمین جاران پێشانگایان بەڕێوە دەچێت هەر سێ جارەکە پڕە لە گەنج و پڕە لە خوێندکارانی زانکۆ و پەیمانگاکان بەڵام بینە سەرواقع کە ئەم هەموو گەنجە دەبینیت ئەم هەموو پەرتوکە دەکردن ئەم هەموو کتێبە دەکردن و دەخوێننەوە بەڵام زۆر بەدەگمەن هەیە کەسێکی کاریگەر دروست بێت یاخود کەسێکی گەنجانێکی کاریگەر هەبێت و کەسانێکی زۆر ڕۆشنبی دروست بن ئەگە دروستی بن زۆر بەدەگمەن ئەمە بۆچی دەگەڕێتەوە پێت وایە کە زۆرێک لەو گەنجانە دەچنە ئەوێت تەنها ئامانجیان کتێبکردین نیە خود چۆ کارێکێکە وا دەکات کە گەنجێکی بەرهەمدا دروست نەبێت لە کۆمەلگاکەماندا کرێ بە کورتی ئینەکە پرسیارەکە دووبارەکەی تر پرسیاری ئەوم کرد لە هەرسێ پێشانگاکەدا زۆرێک لە خوێندکاران و گەنجان ڕوو دەکەنە پێشانگایە زۆرێک لە خوێندکارانی زانکۆ و پەیمانگاکان بەڵام وا هەست دەکرێت کە ئەمە زۆرێک لە خوێنەران بن زۆرێک لەوانە بن کە حەست بکەن بە خوێندنەوە بەڵام کە دێتە سەر واقع گەنجانێک یاخود خوێندکارێکی پڕ زانیاری و پڕ هۆشیاری دروست نابێت ئەمە بۆچی دەگەڕێتەوە من بە پێچوانەوەم کە هۆشیاری دروستە بێت بەڵام هۆشیاریش کاتیەوێت یعنی تۆ 3 ساڵ لە پێشانگای نێودەوڵەتیە کرێتەوە لە کاتێکە پێشانگای نێودەوڵەتی لە وڵاتی خۆمان تا حدێکی زۆر لاوازە بەڵام لەگەڵ دەستخۆشیمان بۆیان لاوازە تۆ گرنگی نەدرێ بە کتێب لە ناو قوتابخانەکانە لە ناو زانکۆکانە گرنگی نەدرێ بە کتێب نەکرێ بە بەرنامە ئیتر هین لەکوێوە بێ سەقافە لەکوێوە بێ هۆشیاری ڕۆشنبیری لەکوێوە بێ ئەوەشی کە هەیە ئەوەشی هەیە ئەو ڕۆشنبیری هەیە لەو تۆزەوە دروستە بێ ینی بەداخەوە ینی نەک هەر مەسەلەی خوێندکاران ناخوێندنەوە بەداخەوە مامۆسایان ناخوێندنەوە ینی پێشەوەی خوێندکاران مامۆسایان ناخوێندنەوە مەسەلەن مامۆسایانی زانکۆ ناخوێندنەوە ئێمە بێ لێوە دەست پێ بکەین مەسەلەن بەرپرسەکان گرنگی نادەن بە مەسەلەی پێشانگای کتێب لە وڵاتان سەرۆکی وڵات دێ پێشانگای کتێب ئیفتیتاحەکە سەرۆکی وڵات دێ دامی کتێبەکە یارمەتی ئەهلی کتێبەدا یعنی چۆنەڵی فیستیڤاڵێکی گەورەیە مەسەلەی گرنگیدان بە کتێب بەڵام لێرە ئەو تۆزە وشیارەی دروستیش بووە خەڵک لە ئازایەتی خۆی و لە چۆنەڵی لە سووربوونیەتی لە نەجاتبوونیت لەوەی کە نەجاتی بێ لەو زۆنگاوە خراپان نامەعریفەی کە تێکەوتووە بەڵام ئەگەر ئیهتیمامی پێ نەدرێ وەزعەکە لەوە خراپترە بێ کتێب ئەبێتە شتێکی نامۆ لای خەڵک بە تایبەتی یعنی ئەوەندەی من لای لەناو بازاری کتێب و لای ئەهلی کتێب بم هەندێک جار هەندێک کەس دێتە لای کتێب فرۆشێک کۆمەڵی پرسیارەکە تا حدێکی زۆر کۆمیدیە ینی زۆر سەرنجڕاکێشە لەبەرەوەی سەقافەتی بۆ دروست نەبوو هۆشیاری بۆ دروست نەبووە پێی وایە مەسەلەن کتێب شتێکی زۆر لاوەکیە بەڵام سیرەکەی لە هەمان کاتە بازاری خواردن و بازاری مۆبیلیات و بازاری بابەتەکانی تر قەرەباڵغا سەری ئەخەنە سەر ئیهتیمامی پێدرێ یعنی تەسەور کە دەفتەرێک هەر دەفتەرێکی بەتاڵ بە 2000-3000 دینارە دەفتەرێکی بەتاڵ کە هیچی تیانە نووسراوە زۆر باشتر زۆر سەرنجڕاکێشتر زۆر بازاری باشترە وەک لەوەی کتێبێک هەر بە هەمان
بگرێ بە کوالەتی باشتر کە کتێبی ڕێکخراوە بۆتە کتێب بە چەندین پرۆسس ڕۆیشتووە کتێبەکە هەرزانترە لە دەفتەرەکە ئەمە هۆکاری چییە؟ هۆکاری ناهۆشیاری کۆمەڵگەی ئێمەیە لە بەرامبەر بە کتێب ئیهتیمام گرنگی نەدانە بە مەسەلەی کتێب لە کاتێکا کە کۆمەڵگەی ئێمە کۆمەڵگەیەکی دیندارە یەکەم ئاەت دابەزیوە لێمە ئەڵێ قڕە بخوێننەوە لە کاتیشە ئەوەی کە ئەهلی قڕە ئەهلی دینە زۆر زۆر زەرورترە کە گرنگی بە مەسەلەی خوێندنەوە بەڵام بەداخەوە لە ڕێی یعنی چۆن ئەڵێ چاوەڕوان دەکرا زیاتر بێ ئەلحەمدوللا کە باشە ئینسان دڵی خۆش بێ بەوەی کە ئێستاش هەیە تەمەناژەکەین لە داهاتووە باشتر بێ هیواداریشم ئەو کەسانەی ئەهلی معریفەن ئەو کەسانەی کە ئەهلی خەمخۆرن بۆ کۆمەڵگە لەم مەسەلانەیە بێخەمدا نەنیشن چکە کتێب دەرهاویشتەی دوورمەدای هەیە ناکرێتەوە ئێستا بڵێ کتێبێکە خوێنمەوە بەیانی یەکسەر پێ بمە شتێک ڕۆژێک دقێک کاتێک ڕفتارێکە جێڕێتەوە کۆمەڵگە لە موسیبەتێک ڕزگارەکە بۆیە گرنگیدان بە کتێب گەورەی کۆمەڵگە دەرەخە. بەڵێ مامۆستا حەکیم ئەوبەکر سپاس بۆ ڕوونکردنەوە و زانیاریەکانت ئێمە هیچ پرسیارێکمان نەماوە ئەگەر پەیامێکت هەبێ بۆ خوێندکاران بۆ خوێنەران لەو دەرفەتەی هێشتا ماوە لە بەردەستە سەردانی پێشانگای نێودەوڵەتی کتێب بکەن. بەڵازان و خۆشەویستان پێم وابێت زانیاریەکمان هەیە کە کوردستان دەیان زانا و نووسری گەورەی تێدایە کە هەر پێویستە بۆ بابەتەوە زانایەکی گەورەی کورتان پێدەناسێنەویش بەڕێز مامۆستا عەبدولکەریم مودەڕیس کە زانایەکی گەورەیە و زۆر کاریگەری هەبووە بە تایبەت نووسینەکانی لەو بارەیەوە زانیاریەکمان هەیە پێکەوە بینەری دەبین. علامە و زانا و نووسەر و مفەسیری گەورەی کورد ڕافەکار و لێکۆڵەری شارەزای بواری ئادەب و شێعری شاعیرانی کلاسیک جەنابی مامۆستا مەلا عەبدولکەریم محەممەد فەتاح ناسرە و بە مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس. مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس لە ساڵی 1901 لە گوندی تەکی سەربەناحی خورماڵ هاتوتە دنیاوە و هەر لە سەرەتای ژیانیەوە نیشانەکانی ژیری و زیرەکی تێدا دەردەکەون و داچێتە حوجرە بۆ خوێندنی وانە شەرعیەکان لەو سەردەمەدا. ساڵی 1924 لە تەمەنی 23 ساڵیدا لە شاری سلێمانی ئیجازەی مەلایەتی وەردەگرێت و دەبێتە خزمەتکارێکی دڵسۆزی ئاینی پیرۆزی ئیسلام و مسلمانان. مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس لە مزگەوتەکانی سلێمانی و بیارە و خورماڵ خزمەتێکی باش دەکات هەرزوو شێخ و دەرەبەگەکان تەنگی پێ هەڵدەچنن و ناهێڵن بە ئەرکەکانی خۆی هەڵسێ و تووشی چەرمەسەری و ئازاری دەکەن. ئەویش ناچارە بە دڵتەنگی ساڵی 1960 کوردستان بەرەو شاری بەغدە و مزگەوتی شێخ عەبدولقادری گەیلانی جێبهێڵێ. هەرچەندە ئەم دەرکردنە بۆ مامۆستا لە سەرەتادا مای خەم و دڵتەنگی بووە بەڵام هەرزوو خۆری درەوشاوی مامۆستا لە بەغداوە هەڵهات و وڵاتی ڕۆشن کردەوە و ناوبانگی بە هەموو وڵاتدا بڵاو بوویەوە و لەوێ ژمایەوە و نەگەڕایەوە و تەنانەت لە سەروەسێتی خۆشی لە پەنەی ئارامگەکەی شێخ عەبدولقادری گەیلانیدا بۆ هەتاهەتایی ئۆقرەی گرت. بە شایەدی تەواوی زانایانی کورد مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس بە پڕبەرهەمترین زانا و نووسەری کورد دادەنرێت لە هەموو بوارە جیاوازەکانی ژیاندا لە بواری فیقه و شەریعەتی ئیسلامی و تەفسیری قورئان و ژیاننامەی زانایانی کورد و ئەدەب و لێکۆڵینەوەی شێعریدا بەرهەمی ناوازەی نووسیوە. ڕافەکردن و لێکۆڵینەوەی دیوانی شێعری شاعیرانی وەک مەولەوی و نالی و ماحوی و سالم و بێخود و دەیانی دیکە لە بەرهەمی دەست و پەنجەکانی مامۆستای مودەڕیس بوون. هەروەها نازناوی نامی بۆ شێعرەکانی و تەفسیرەکەی داناوە. جەنابی مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس لە ڕۆژی 29 هەشتی ساڵی 2005دا لە تەمەنی 104 ساڵیدا و لە شاری بەغدای پایتەختی عێراق کۆچی دوایی کرد. هەر لە مزگەوتەکەی خۆی و لە پەنای ئارامگەکەی شێخ عەبدولقادری گەیلانیدا بە خاک سپێردرا. بەڵێ لە یادی مامۆستا عەبدولکەریمی مودەڕیس بەڕاستی کەوتمەوە بیری شتێک 100 ساڵ زیاد تەمەنی هەبوو
زیاتر لە 100 کتێب بەرهەمی هەبوو هەموو عمری لە بەغا و لە غەریبی و لە دووری ژیا وەڵام کوردیەکەی لە هەمومان ڕەوانتر بوو کەچی مناڵانی ئێستا هێشتا وەکۆم باش زمانە سۆرانی یاخود کوردی کرمانجی بادینەکەی خۆیان باش فێر نەبوون دەبێت فێری ئینگلیزیەک بنجاگە بچیتە مەجلیسەکەشیانە بە ئینگلیزیە قسەکەن نە ئەمریکیە نە بریتانیا بەڵکو لەهجەی کوردستانیە بۆ وەرمونە دانیشی دانیاڵێ ئەوە سۆ میتینگێکمان هەبوو لەو میتینگە پەبلیک نەبوو پریڤاید بوو کۆمیونیکیشنێکە بوو لەسەر ئیدیوکیشن بوو یعنی ئینگلیزیەکەشیان تێگیاوە وشە ئینگلیزیەکانیشان تێگیاوە بەڕاستی ئەلامەیەکی وەکو مامۆستا عەبدولکەریمی مودەڕیس بەداخەوە ڕەنگە ئێستا بچیتەوە بازاڕە بە هەر کەسێک بڵێ مامۆستا عەبدولکەریمی مودەڕیس ئەناسی ڕەنگە ئیمۆجیەک بێتە بەرچاوی پێوا بێ شتێکی تازەی لەناو تەکنۆلۆژیا هەبێت بەداخەوە وەڵازان و خۆشەویستان لە درێژەی بەرنامەکەماندا میوانێکی دیکەمان دەبێت لە پێشانگای نێودەوڵەتی کتێبکە فرسەتێکی زۆر باشە شوان لێ زۆرێک لە کەسانی ڕۆشنبیر و کەسانی مامۆستای زانکۆ و کەسانی زۆر باش لێ هەنکە دەتوانین ئێمەش گفتوگۆیان لەبارەوە بکەین لەگەڵ یاران بکەین مامۆستا ڕەوف لێ میوانی بەرنامەکەمانە بەڕێز مامۆستا محەممەد معروف مامۆستا سڵای خوا لێبێت و سپاس بۆم دەرفەتە بەڵێ پێم وایە بێ دانیار هێشتا گرفتێک هەیە لە پەیوەندیەکەمان لەگەڵ مامۆستا محەممەد ڕەوف زانین ئەویش سەرنجی چییە لەسەر پێشانگای نێودەوڵەتی کتێب و ئاستی خوێنەران و خوێندنەوانی کتێب چۆن هەڵدەسەنگێنێت و هەڵسەنگانی چییە بۆ جۆرە ئەم جۆرە پێشانگایانەوە تا چەند گرنگە وڵاتانی بیانی وڵاتانی دراوسی کوردستان بەشدار بن لەم جۆرە پێشانگایانە مامۆستا محەممەد دووبارە سڵای خوا لێبێت و سوپاس کە ئەم دەرفەتت بێمە بەخشی بەگشتی سێمین پێشانگای نێودەوڵەتی کتێب لە سلێمانی چۆن هەڵدەسەنگێنی لەوێ پێشانگاکە چۆن بەڕەوە دەچێت و سەرنجی بەڕێستان چییە لەسەر ئەم جۆرە پێشانگایانە سپاس بۆ بەڕێستان و ئەو دیمانەیە ئەوەی ڕاستی بێ ئەم جۆرە پیشانگایانە ضرورن کە ساڵانە ئەنجام بدرێن و دووبارە ببنەوە بۆ ئەوەی سواز بخوا کە ئێستا بینی ئەم بەیانێ کۆمەڵێک قوتابی چاوگەش و جوان گەنج و لاوی ئەم شارە هاتوون و وەکو چۆن هەنگ بە دەوری گوڵا ئەسوڕێتەوە ئاوا ئەسوڕێنەوە بە دەوروبەری ناوەندەکانی بڵاوکردنەوەدا ئێمە هەر ببینینیان باوەڕتان نەبێ یعنی چ کڕیار بنیامنا بەس هەرەوە کە ئەیبینی لێرە ئاوا ئەگەڕێن بە ناو کتێب و دەست لەم کتێبە دەن و لەو کتێب ئینسان دڵی ئەگەشێتەوە دڵی خۆشە بێت لە زمانێکا کە بەڕاستی لاوان و گەنجانمان نامۆ بوونەتەوە بە خوێندنەوە نامۆ بوونەتەوە لەگەڵ بابەتە ڕۆحی و بابەتە دەرونیەکانە زۆرتر ئەوەی کە سەرقاڵی کردوون تۆڕی کۆمەڵایەتی و دیجیتال میدیایە ئێستا کە ئەبینی ئەملا و جوان و گەنج و قوتابیانە لێرن ئینسان دڵی ئەگەشێتەوە پێی بەنسبەتی ڕۆڵی کتێب ڕۆڵێکی کاریگەری هەیە لەسەر دڵ و دەرونی مرۆڤ ئێمە چۆن پێویستمان بە خۆراکی جەستەیە بە هەمان شێواز پێویستمان بە خۆراکی ڕۆحە خۆراکی ڕۆحی ئێمەش بریتە لە کتێب ئەگەر لە ڕێگەی کتێبەوە نەبێ ئێمە ناتوانین هۆش و هزر و ژیری خۆمان گەشە پێ بدەین برەوی پێ بدەین و ئاگادار بین بەسەر دەوروبەرە مرۆڤێکی شارەزا دیارە بەکار ناهێنرێت یعنی ناکرێت ئیستیغلال بکرێت کە ئەم شارەزاییەکی هەبوو لە هەموو ڕوێکەوە وە کتێبیش بەری ڕەنجی چەندین ساڵی زانا و نووسەر و ڕووناکبیرەکانە کە لە دووتۆی کتێبێکە ئەمڕۆ خستویانەتە بەردەسی لاوان و خوێنەرانی ئێمە بە زمانی شیرینی کوردی بەنسبەتی کتێبی ئاینی و ڕۆڵی لەسەر دروستکردنی گەنج سپاس بۆ خۆی پەروەردگار ئێمە هەموو جارێگەڵین ونبووی هەمومان بەختەوەریە ئێمە بە دوای بەختەوەریە ئەگەڕین بە دوای سەرچاوەیە کاکە ئارامی دەروونمان بۆ بگێڕێتەوە جارێکی تر لەگەڵ خۆمانە ئاشتمان بکاتەوە لە قەلەقی و دڵە ڕاوکێ و ئەو جۆرەشتانە بە دوورمان بگرێ ئەم جۆرە بابەتەش بە حەقەت لە کتێبی ئاینیە زۆرتر دەسەکەوێ و بەرجەستەتر بووە لەبەرەوە بەڵێنی خوای پەروەردگارە ئەلا بذیکری اللهی تەطمئن القلوب زیکر و یادی خوای پەروەردگار ئارامی بە دڵ و دەروونەکان ئەبەخشێ لە کتێبە ئاینیەکاندا هانی مرۆڤەدا بۆ زیاتر ئاشنابوون لەگەڵ یاسا و ڕێساکانی شەریعەتە بۆ زیاتر برەودان و گرنگیدان بەلایەنە دەرونی و ڕۆحیەکان بۆ ئەوەی مرۆڤ لە ڕێگەی لایەنە ڕۆحیەکانەوە و ئاسوودەی و بەختەوەریە کە زەرور و پێویستە دەستەبەری بکە مامۆستا نورسی ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ ئێمە سێ شتمان هەیە خوددا دین مرۆڤ ئەوەی کە مرۆڤ و خوددا پێکەوە دەبەستێ بریتە لە دین تەشبیهی نەبێ گوڵۆپێکمان هەیە و محاویلەیەک
ئەوەی کە ئەبێ ڕووناکی بگوازێتەوە بۆ ئەم گڵۆپە بۆ ئەوەی دابگرسێ بریتێ لە تەزووی کارەبا ئەگەرم تەزووی کارەبا بپچڕێ با هزار محاویل و هزار گڵۆپی ژەبێ ڕووناکی نییە. ئێمەش پێویستمان بە نووری ئیمان هەیە بۆ ئەوەی بێتە جەستەوە بۆ ئەوەی لە خەمۆکی و دڵە ڕاوکێ و ڕەشببینی بە دوورمان بگرێ کە دڵنیا بووین لەوەی خوای پەروەردگار ئاگادار و چاودێری ئێمەیە ئیتر خەمی چیمان بێ تەشبیهی نەبێت ئەگەر من بڵێم یەکێک دیفاعم لێ ئەکا ئەگەر ئەم یەکە کە دیفاعم لێ ئەکا کەسێکی دنیایی وەکو خۆم بێ ئەی چۆنە ئەگەر قووەیەکی و دەسەڵاتێکی لە بنەهاتوو کە سوڕانەوەی هەموو گردون لە دەستی ئەوایە من دڵنیا بم ئەو چاودێری مەکە و ئاگای لێمە و ئەم پارێزێ ئەبێ خەمو خەفەتم چی بێ ئیتر ئەبێ چۆن ئەو دڵە ئارام نەگرێت چۆن ئاسوودە نەبێت چون بەختەوەر نەبێ بە حەقەت ئەمانە هەموو دیارە لە کتێبە ئاینیەکانە دەسەکەوێ و مرۆڤ دەتوانێت ونبووی خۆی کە بەختەوەریە بیدۆزێتەوە. زۆر باشە مامۆستا محەممەد پەیامت چیە بۆ کەسانی کە ئەو کتێبانە دەکرێت لەو پێشنگای هەر لە ماڵەوە داینەنێت و باشە کە هەمووی بخوێنێتەوە یاخود کە خۆی خوێندیەوە بیداتە هاوڕێکی کە سوودی لێوەربگرێت تۆیش بیخوێنێتەوە. من لێرەوە ئەگەر خۆزگە هەموو هاوڵاتیان دەنگمە گەیشتە لای هەمویان بموتایە کتێبیش مەکڕن بەڵام هەرورن وەرن سەردانی ئەم جۆرە پیشانگایانە بکەن مناڵەکانتان بێنن. من نمونەیەکی بەسیط بۆ بەڕێزت باسکەم دوێنێ مناڵێکی خۆمم لەگەڵا بوو لێرە لە ناوەندی تیشک دوو گەنج هاتن کتێبیان کڕی ئەم دوو گەنجە براو خوشکێک بوون براکە کتێبەکەی هەڵگرت خوشکەکەش هەمان کتێبی هەڵگرت گوتی دێمە خۆ برا خوشکێکین لە یەک ماڵا یەک نوسخەمان بەسە بۆ هەردوو لامان بەڵام کوڕەکەوتی کاکە من کتێبی خۆم بە کەس نادەم لەو کاتالەوە چێت تۆ ئەخوێنیتەوە منیش حەزم لێبێ چۆن لە تۆی وەرگرم بڵێم من ئەخوێنمەوە مناڵەکەم وتی باوکە تۆ سێرکە ها لەسەر کتێب ئەوان خەریکن دەنگە دەنگیانێ وڵێ من کتێبی خۆم و کتێبی خۆم ئەی بۆ من وانە بم یعنی ئەمە هەربینینی ئەم ڕووداوە ئەم جۆرە چیرۆکە کاریگەری لەسەر دڵ و دەرونی ئەم مناڵە دروست کرد یەکسەر ئەویش خولیای بۆ دروست بوو جا بۆیە بە حەقەت هەر فرسەتێک بەدەست بێنن باوکان و دایکانی بەڕێز مناڵەکانتان لە پۆلی یەکی ابتیدایی و خواردتریش تا بەرەوسەر و ئاستە بەرزەکان و زانکۆ و سەروی زانکۆش بیان هێنن با ئەو هەموو عالەمی کتێبە چۆن ئەچیتە باخێکی پڕ لە گوڵ و گوڵزار ئەو هەموو گوڵ و گوڵزاری کتێبە ناوازە و جوان و ڕەنگە لە هەموو بوارەکاندا ببینن بەوەی ئاشنا بن پێی بەوەی بزانەوە خۆراکی ڕۆحە خۆشت لەگەڵ یا دەست بدەرە کتێبێ سەر عینوانەکەی بۆ بخوێنەرەوە پێڕستەکەی بڵێ ئەم کتێبە باسی ئەوە کاڕۆڵە لە ڕووی گەشەی دەرونی لە ڕووی گەشەی فکری لە ڕووی گەشەی ڕۆحیەوە ئەمە تۆ ئاستت بەرز ئەکاتەوە شارەزادەکە بە دنیای دەوروبەری خۆت شارەزادەکە بەوەی ئەرک و بەرپرسیارەتی تۆ وەکو مرۆڤێک کە لەم دنیادای چییە بۆ ئەوەی ئامانجەکانمان دیار بێ باوەڕتان هەبێ زۆرێک لە ئێمەمانان چون ئامانجێکی دیاری کراومان نییە کاتەکانمان بە فیڕۆ ئەڕوا بۆ نمونە ئێمە ئێوارە لێرەوە گەڕاینەوە لە بینی خۆمان ناوتمان چی بکەین هەر یەک شتێکی ئەوت منیش وتم ئازیزەکانم مەبەستێک دیاری بکەین بۆ ئەوەی بەرەو ئەوێ بڕۆین ئەگیرنا 2 سعات ئەسوڕێیتەوە و هەموو وزە و تواناکەش بە فیڕۆ ئەڕوا و مادام ئامانجەکە دیار نەبێ سوود لە کاتەکەش نابینرێ. بڵێ زۆر سپاس مامۆستا محەممەد ڕەوف سپاس بۆ ئەو دەرفەتەی بێمەت بەخشی ئەمە کاتی بەرنامەکەمان تەواو بوو پێمان خۆش و زیاتر لە خزمەتتا بین داوای لێبوردنەکەین سپاس بۆ ڕوونکردنەوە زانیاریەکانت بەڕێز مامۆستا محەممەد ڕەوف لە سێهەمین پێشانگای نێودەوڵەتی کتێب لە سلێمانی لەگەڵمان بوو. بەڵازان و خۆشەویستان بە یارمەتی هاوکارانمان لەگەڵ لە کۆنتترۆل و ئەوانەی لە پشتی کامێرن بەرنامەی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن دەخوازین کە تەواوی بڕگە و بابەتەکانمان جێگی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بوو بێت تا بەرنامەیەکی دیکە بە خواتان دەستپێرین خواتان لەگەڵ.